بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان بە کۆمەڵێک تەور و بەرگە و بابەتین و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن با تەندروستیکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ بەینتان باش ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆ لەگەڵ هاوکارانمان لە پرۆگرامی پەیامی ڕۆژ سێتەوەری جیاوازمان هەیە هەوڵدەین لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باز لە پاراستنی شکۆی ئافرەتان بکەین دیارە ماوەیەکە بابەتی مافەکانی ئافرەت یاوەخود بە پێچەوانەوە زوڵمکردن لە ئافرەت بە لەژێر کۆمەڵێک ناونیشان لە کۆتایی ئافرەتان دەبنە قوربانی چۆن ئێمە شکۆی ئافرەتان بپارێزین وەروها و کێش و گیر و گرفتانە ڕوبەڕووی ئافرەتان دەبێتەوە شرۆڤێ و بابەتەیە دەکەین. لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە دیسانەوە هەر پێوەستە بمبارە دۆخەی ئێستای هەرێمی کوردستان کە لە ڕووی دەرونیەوە بارەدۆخە ئابوووریەکان سیاسیەکان تەنانەتەوە سەربازی شیاتۆتە سەر ڕەنگە کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان هەبێت چۆن بتوانین هاوسەنگی دەرونیمان بپارێزین بۆ ئەو بارەدۆخە سەختە دەرونیە لەسەرمان دروسە بێ نەبێتە هۆیەوەی کاریگەریمان لەسەر بکە وەروە تووشی نەخۆشی بین یاخود دەروونمان خراپ بێت. دەستخۆش بڵە بەڕێزان لەگەڵ تەوەرێکیشمان ماوەزان شەیدا تەوەرەی سێم چاوەڕێم کرد تۆ باسی بکەی. تەوەرەی سێمیش بە دیاریکراوی باس لە مامۆستایانی ئافرەت یاخود خانومەکەین. ڕاستە پشووە ئیتر مامۆستایان ڕەنگە لە قەزا و ناحیەکان بێنەوە ناوشار بەڵام ئەوان دیسان لە ماڵی شەوە هەر مامۆستان بۆ خزم و کەس و مناڵەکان جاگەر وەکو پورێک وەکو دایکێک بن یا وەکو خوشکێکی گەورە ئەوان هەر دەوامیان بەردەوام و هەر ڕۆڵە گێڕن لە پەروەردەکردندا با تۆ لەو بابەتەشەوە مامۆستایەک میوانمانە بێ شرۆڤەی بارەدۆخی ژیانی مامۆستایانی ئافرەت دەکەین تەنان لە ڕۆژانی پشوو لە کەرتی پەروەردە و لە پەروەردەکردنا. دەستخۆش بەڵە بەرزان لەگەڵ ئەم سێتەوەرە سەرەکیشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوە. لا قەزای شارەزوور پانەڵێک سازکراوە سەبارەت بە شکۆی ئافرەتان لە بەها باڵاکاندا کە ئەم ڤیدیۆ کارمان سۆی محەممەد بۆی ئامادە کردوین فەرمونون با پێکەوە بینەری بین.
ئەتوانن چارەسەر هەر جیابوونەوەیە یعنی نازانێت کە چەند قورسە کاریگەریەک سەرگەکانی چەند زۆرە دایکی وڵاتنەوە یعنی هەستی خۆڵەکەم زانینەکە چکە ئیسلام وا داواکە ئەنەوێت لەم بۆ عەدەوە باوک سالاری نەمێنێ و جۆرێک لە ئافرەتان هانە درێ و تۆ هیچ لە پیاوەکە کەمتر نییە و دەبێ وەک یەک مامەڵە بکەن و دوجارۆک و جەنامی مامۆستا فەرمووی خۆ دووکوێ خالەدەیەکە جێ نابێتەوە و جۆرێک لە بەرێکەوتن دروست دەبێ و نەتیجەکەی بەو ئاراستە دەڕوا خێزان هەڵەوەشێتەوە و منداڵەکان سەرگەردانە بن و دوای ئەوەش ئەجێنداکە هەیە کە ئەو کۆمەلگایە چۆن تێکشکێنن ئەگەر منداڵێک بەبێ دایک و باوک گەورە بوو بەبێ ناز و عەتف گەورە بوو چۆن دەکەوێتە ژێر کاریگەری ڕاگەاندنی ئەوان و نەتیجە چی لێ دەرەچێ دوایی لە ڕێی شەبکاتەوە بەداخەوە کە چەند شەبکاتێ لە کوردستان دوای بە چه ئاراستێکی جنسیا دەبرێ بە چه ئاراستەیەکی مادەی مخادەراتا دەبرێ و سەرنجامی بۆ کوێ دەڕوا ئەوان ئەجێندایەکیانێت تحقیقیکەن هي لك على أن تحسن صحبتها أو أم كشم بيداي بمرجي ما مري جواني لقلكي إلا دبي مولتي لور بيجيلي حتى تستأمر دبي أو آفرتان بڵێ من ڕازیم ئاماری ساڵی 2020 یەک لە سەرسێی ئەو خێزانانەی کە دروست بوون تازە خێزانەکان لە ماوەی یەک ساڵا هەڵوەشاونەتەوە یعنی ئەگەر 30 خێزان پێک هاتبێ دەی هەڵوەشاوەتەوە کە بەڕاستی ئەمە مایی هەڵوێستە لە سەرکردنا لە دادگاکانە دووزاراوە بەکاردێ تەلاق و تەفریق دیارە تەلاق ئەسڵەکەی لە جیاکردنەوە و ڕزگاربوونە لەو کۆت و بەندەی کە هەیە کە بە پێی شەرع ژن و پیاوێک بۆ یەکتر حەڵاڵە بن لا شرع ولا ياسا هاد مطابقة وتفريقيش بوا أناسيندي كدوكز لرجاي دادقاوة دادور لي كان جاكاتوا ئەگە کاتی باسی ئافرەت دەکەین کە وەکو ئەوەی کە دایک بێت هەمومان دەزانین کە پێگە و ڕێزی دایک لە ئیسلامە چەنە گەورەیە ئەسڵەن لە ناو هەشت دەرگاکەی بەهەشتا خوای گەورە دەرگایەکی تەرخان کردو بۆ ئەوانەی کە ڕێز لە دایکیان دەگرن الوالد ئەوسەط ئەبوابی الجەنە ئینسان ناڕواتە ناو بەهەشتەوە حتا وەکو دایکی لێ ڕازی نەبێت خوای گەورە بۆ خۆی حرامی کردووە إن الله حرم عليكم عقوق الأمهات خوا حرامی کردووە ڕێگە بە ئینسان نادرێ ڕێگایەک بگرێت کە ببێتە هۆکاری ئەزیەت و ناڕەحەتی بۆ دایکی بەڵێ ئازان وەرزی بەهارە ماوەیەکی ئیتر بە پێی تەخویمی میلادی هەنێک ساڵەکێت ئەچێتە 21 هەنێکیش 20 کە با بڵێن لێ بەردەممانە لە پێشمانایە زیاتر گەڕان و دەرچوون و سەفرە و دەرچوون بۆ دەرەوەی شار زیادەکا لەم وەرزەیە چەند شتێک زۆر گرنگە بەڕاستی ڕەچاوی بکەین یەکەم پابندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ لە کاتی لێخوڕینی ئۆتۆمۆبیل و دەرچوون بۆ دەرەوەی شارەکان بۆ ناوچە گەشتیاریەکان بۆ دەشتایەکان لە برەوەی ساڵانە بەداخەوە بۆ هۆی گەشتکردن لە بەهاراندا دەبینە شاهێدی مەرگی دەیان ئازیزمان بابەتێکی تریش هەر لە بابەتی گەشت و سەیرانی بەهاران گرینگە زۆر ئاگامان لێی بێویش پارێزگاریکردنە لەو ژینگە سروشتیە جوانەی کە چین بۆ لای بۆ گەڕان لەو پاشماوە و خۆراکی و پلاستیکی و مەوادانەی تر کە لەگەڵ خۆمانایی بینەوێ با لەگەڵ خۆشمانە شوێنەکە پاکەینەوە ساڵانە لە وەرزی بەهار یاخود لەم چەند ڕۆژەیکەوە هەم پشوو دەست پێ دەکا هەم کەش و هەواکە گونجاو و خۆشە و خۆرەتاوە ئیتر سەرماکەی زوسان کەمێک ڕەویوەتەوە دەبینین ڕێژەیەکی ئێجگار زۆر ناوچە گەشتیاریەکان ناوچە سەوزایەکان پاشماوە و خاشاکێکی زۆری لێ بەجێ دەمێنێ لە کۆتایە بۆ ساڵی داهاتوو ئەگەر عمر باقی بێ و بمێنین هەر خۆمان دەچینەوە بوێ بۆ سەیران یاخود کە سوکاری خۆمان دەچێتەوەێ هیوادارین هاوڵاتیان ڕەچاوی و دوو حاڵەتە بکەن وێ ڕایەوەی کە بتوانن ئارامی بپارێزن ئێمە دەچین بۆ گەشت و سەیران بەڕاستی بۆی کاتێکی خۆش بەسەبەرینەوەگەوەی
خەڵکیش لەگەڵ خۆمان ئایزعاجکەین بە بەرزکردنەوەی دەنگ و بڵندگۆکان کە لەگەڵ خۆمانە دەیبین. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوەریەکەمان کە تایبەتە بە باسکردن سەبارەت بە شکۆی ئافرەت بزانین هۆکار چییە کە لە ئێستادا زۆربەی هاوڵاتیان یاخود تاکەکان باز لەوە دەکەن کە لە هەرێمی کوردستاندا شکۆی ئافرەت نەماوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەرم تەوەرەیەمان لەگەڵ میوانەکەمان خات و پەری خان ئەحمەد ڕاهێنەری گەشەپێدانی خۆت. خات و پەری سڵاوت لێبێ و ئەسپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لە ئێوەش خۆشحاڵم ئەم بەم بەیانیە لەگەڵ ئێوەم. زۆر سپاس. خات و پەری هیوادارم بتوانین سوودێ بگەین ئینشاءالله. ئینشاءالله. زۆر سپاس. خات و پەری سەرەتا ئەپرسم بزانین شکۆی ئافرەت چۆن و بەچی دەپارێزرێت؟ بەڵێ هەڵبەتە شکۆی ئافرەت سەرەتا لە پەروەردەکردنەوەیەتی. ئەنجا لە دواترە کە بە شێوازێکی وا فێری ئەەکەی خۆی ئەزانێت چۆن شکۆی خۆی بپارێزێ. هەڵبەتە سێ شتی هەیە زۆر گرنگە کە ئەتوانین لەسەرم تەوەرە زۆر بە باشی قسە بکەین. یەکەم شانازیکردن بە ناسنامەی خۆی. خانم ناسنامەیەکی هەبێ فێری بکرێت کە ئەو ناسنامەی هەبێ. بۆ نمونە مەسەڵەن من خانمێکم موسڵمانم کارەکەم ئەوەیە شانازی بە هەر شتێ بکە کە ئینجازی کردووە لە ژیانی خۆیەوە. ئەنجا دوایە باسکردن لە مرۆڤبوونی خۆی ڕاستە من خانمم بەس پێش هەموو شتە من مرۆڤێکم مافم هەیە و ئەتوانم فکرم هەیە شعورم هەیە ڕەفتارەکانم دەلالت لە منەکە و ئەبێ ڕێز لە هەمووی ئەمانە بگیرێ چکە من خۆم ڕێزی لێ ئەگرم. شتێکە لە بەرچاوگرتنی مافەکانی خۆی خانمان ئەبێت چۆن دیفاع لە مافی خۆیەکە بزانێ بە شێوازێکی زۆر بەڕێزەوە بە تەندروستەوە بە تێگەیشتنێکی تەواوە دیفاع لە مافەکانی خۆی بکە و لەگەڵ ئەوە ئەرکەکانی خۆشی بزانێت. بەڵام خات و پەری لە ماوەی ڕابردوودا ئەو چەند خانمەی کە هەرێکێکیان و بە هۆکارێکی جیاواز کە کوژراون کە بە شێوکی دڕندانە کوژراون لەوانەیە ئەوانیش خۆیان بە مرۆڤ دانابێت و شانازیان بە خودی خۆیانەوە کردی بێت. دوجارە بێ ئەم خانمانە تاوانیان چی بێت کە هەرێکێکیان و لەبەر هۆکارێک لە ناوچوو کە بە دڵنیاییەوە هەموو مرۆڤێک دڵی بە ژیان خۆشە خۆشە کە بژی. بەڵێ هەڵبەتە خانمی ئازیز ئێمە هەر یەکەی بە شێوازێک بووە هەنێک کەسێکە کە لە ناو براون هەنێک کەسە خۆی لە ناو ئەبات و هەنێک کەسێ لە دەستی یەکێکی تر. بەڕاستی هەر خانمێک ئەگەر بەعکسی کۆمەڵگاکەی و بجوڵێتەوە ئەگەر من یعنی ناڵم ئەو خانمە بە ڕێزانی کە شتێکی وایان لێ بەسەر هاتووە بەس هەر کەسێ ئەگەر بەعکسی کۆمەڵگاکەی بجوڵێ یا بەعکسی خانەوادەکەی بجوڵێ یاخود بە شێوازێک تەمەڕوت بکات ئەوە هەڵبەتە پێی ئەمە داوای خۆشەویستیەکە بەڕاستی چونکە لەوانەیە مەحروم بوو بێت لە خۆشەویستیە لەوانەیە پەروەردەیەکی وەها نەبوو بێت ئەمە هەمووی وای لێکە کە بە شێوازێکی کە مامەڵاکە لەوانەیە زۆر مەنزوجەوە نەبێت هەڵبەتە و خانمانەشی کە کوژان بەداخەوە لە بەهاری تەمەنیانە بوون بەڕاستی من سەرخۆشی لە خانەوادەکانیانەکەم هەر ئافرەتێکە ئەو شتەی لێ بەسەر هاتووە بەڵام بەڕاستی خانمی ئەزیز ئێمە ئەبێ یەکەم جار بزانین دەوری دایک چییە و زائیدەن باوک هەڵبەتە دایک بەتەنیا لە ناو پرۆسانیە ناتوانە باوک خۆی لێ بەبەری بکات لە پەروەردەکردنی کچ تایبەتمەندێکی زۆر جوان و ناسکی هەیە بەڕاستی کچ بەخێوکردن یەکێ لەوانە پێش هەر هەموو شتێ دایک ئەبێ متمانەیەکی وا بیا بە کچەکەی کە کچەکەی قسەی بۆ بکە کە گوێی لێ بگرێ بەڕاستی خانمان ئەبێ گوێی لێ بگیرێ بۆ ئەوەی تعبیر لە شعوری خۆی بکە تعبیر لە ذاتی خۆی بکە تعبیر لە ئازارەکانی خۆی بکە شتێک هەیە بەڕێزان یەکەم جار شتێکی پێڵان فعل کاتێک کە فعلێک ڕوئەیە کارێک ڕوئەیە کە لەگەڵ قیەمەکەت بێ لەگەڵ بەهاکان تابێ شعورێکی ئیجابی و خۆشە پێ ئەبەخشێ ئەمەش هەڵبەتە ڕەتفعلێکی زۆر شیرینی لێ ئەبێتەوە و تعبیرێکی زۆر جوانی لێ دروستە بێ ئەگەر بهێڵڕێ ئەم کچە لە مناڵیەوە تعبیر لە ذاتی خۆی بکە بەڵام ئەگەر لە دواییە ئەگەر فعلێکی ناجۆر بێ دژی قیەمەکانە بێ ئەگەر تۆ
شعوری ئەم کەسە نەهێڵی تعبیر لە ذاتی خۆی بکە ئازار بە هەستی ئەم کەسە بگێنی هەڵبەتە ڕەتفعلێکی زۆر بەقوەتی لێ ئەبێتەوە ئەم ڕەتفعلە لەوانەیە ئەگەر لە کەمی هۆشیاری ئەو کەسە بێت تووشی تەمەڕوت بێ لە کەمی هۆشیاری خۆی بێ تووشی هەڵەیەکە بێ لە کەمی هۆشیاری تەنانەت لەوانەیە خۆشی لەناوبەرە لەبەرەوە بابەتێک هەیە هی ستیفن هۆکینز باس لە پلەکانی بڵین هۆشیاری ئەکا ئەم پلانەی هۆشیاری ئەگەر هەتا بێتە خوارەوە ئەو کەسە نزیکە بێ لە خۆ لە ناوبردن هەتا بەرز بێتەوە ئەوە بێتە نمونەی ئاسایش و ئارامی بۆ ئەو کەسە و دوای ئەوە مناڵ فێری بەڕاستی کچ فێر بکرێ کە چۆن احتیوا بکرێ هەمیشە دایک بەڕاستی باوەشێکی گەرم بێ بۆی سەرزەنشتی کچەکانتان مەکەن زۆر فێریان بکەن بەڕاستی کچ پێویستی بەوەیەکە کە فێر بکرێ لە هەشتێکە داوا سپاسگوزار بێ و دوای هەشتێک کاتێکە بڵین داوای کرد بە شکلێکی جوان بیخوازێ داوای بکە ئەمە وای لێ کە گەورەش بوو ئەچێتە ماڵی هاوسەرەکەی ئەزانێت چۆن مامەڵە بکە فێری جۆری مامەڵەکردنی بکەن ئێمە فێرەکرین کە چۆن مامەڵە لەگەڵ باوکمان بکەین لەگەڵ دایکمان بکەین ماممان خاڵمان بەس بەڕاستی لە مناڵێکۆ فێر ناکرێ کە چۆن مامەڵە لەگەڵ کەسێکی کا بکرێ بە شێوەی هەنێک دایک و باوک هەیە بەڕاستی کاتێکە مناڵەکەی یەتەوە ماڵەوە کاڵێ مەسەلەن کوڕێک هاتە سەرڕێم وان پێوت و وا گرژ بووم و وا تونگ بووم دایکەکە دەستخۆشی لێکە ناڵێ بە شێوازێکی تەندروستریش هەیە شێوازی ترش هەیە بۆ مامەڵەکردن دایک پێویست ناکە مناڵەکەی کچەکەی فێرکە دایمە ڕووگرش بێ دایمە بیری نەرێنی بێ دایمە دڵ ناخۆش بێ ئەمە وای لێکە کە کوێیە ماڵی مێردەکەشی هەر بەم شکڵە ئەمێنێتەوە پێویستە دایک بوون سف بێ مناڵەکەی فێری ئینساف بکە فێری لێبوردەیی بکە کاتێککە هەڵەیەکی کرد ئازیزان کەس نییە هەڵە نەکە لەبەرەوە مناڵ بهێڵە با هەڵە بکە بە فێر بێ ئەنج دوایی تۆ گەرنێڵی بە هێشە هەڵە بکە یاکوتکە هەڵی کرد بە هێشە لێی خۆش نەبیت و 20 جار مناڵەکە بێتە لا بگریت و داوای لێبوردنی لێ بکە تۆ لێی نەبووری یا زۆر بە زەحمەت لێبوردەبی ئەمە ئەگوێزرێتەوە بۆ مناڵەکە سبینێ وا ئەبێ سبینە لە ماڵی هاوسەرەکەی وابێ ژیان لە خۆش و لە هاوسەرێکش و لە مناڵەکان شێکاتەوە بە دۆزەق ئەمە درێژەی هەیە ئەم شتانە و دوای کەواتە خات و پەری بگورە تۆ پێ دوایە زۆربەی کێشەکانی نێوان خێزانەکان بۆ خانمانە گەڕێتەوە زۆربەی ئەو کێشانی کە لە ئێستادا ڕوودەدات لە نێوان هاوسەرەکاندا کە دوجار هەرژن باجەکەی دەدات و ژنیش دەبێتە قوربانی بەپێی قسەکاندا ئەوەندەی من تێگەیشتە بم لە بەڕێز بگورە هەڵبات دەنگەکە زۆر کەس بوو بەڵێ ببوورە وتم لە ئەسای قسەکاندا ئەوەندەی من تێگەیشتم کە هەمیشە باز لەوە دەکەی کە خانمان دەبێت بە جۆرێک پەروەردە بکرێن کە باش من لەگەڵ هاوسەرەکانیانە ئەگەر لە ماڵەوە لەگەڵ باوکی باش بێت لەگەڵ برای باش بێت کەواتە تۆ پێت وایە ئەو ناهاوسەنگی ئەو تەعاملە ناتەندروستی کە لە نێوان هاوسەراندا ڕوودەدات ئەبێ ژنەکە هۆکاری سەرەکی بێت ئەو هەموو ڕووداوانەی ڕووداوە ئەبێ ژنەکە هۆکار بوو بێت بۆ دەبێ هەمیشە لە هەموو ڕووداوە کۆمەڵاتیەکاندا لە هەموو ڕووداوە جۆر بە جۆرەکاندا ژنان ئەبێ باجەکەی بدەن خاتوری عزیز من باسم لەوە کرد پێویستە دایک و باوک کاتێک کە مناڵەکان پەروەرداکەن هیچ جیازیەک نەکەن لە بینی کوڕ و کچە لە پەروەردەی تەندروستە تەنانەت جاری وا هەیە کە کچێک پەروەرداکرێ کچەکە لە هەمان مناڵترە و لە هەمان بچووکترە سەرەکەی ئیکاتە خزمەتی هەر هەموو خانەوادەکە یا کچێک لە هەمان گەورەترە هەرچی مەسئولیت عادەتەن مەسەلەیەکیش هەیە ئەڵەن کچی گەورە دایکی دووەمە پێویستە ڕاستە مەسئولیت بێ بە مناڵەکەت بەس میکە ژێر هەموو مەسئولیەتەکانەوە کە گەورەتر مەسئولیەتەکان گەورەتر بێ لە تەمەنی پێویست ناکە کوڕەکە ئەمەگە بە ناز و بەهێنی پەروەردەی بکەیت هەموو کچەکان بکەیتە خزمەتی نا هەر کەسە و ئەبێ مافی خۆی پێ بدەیت نابێ بڵێن کچەکە سەرکوتکەی نابێ کوڕیش سەرکوتکەی بەڕاستی کاتێککە ئەم شێوازات کرد مناڵەکە کاچێ هەشتێک تۆ لێرە ئەیچێنی هەمووی ئەیباتەوە ماڵی هاوسەرەکەی ئەیبات بەڕاستی ژیانێکی وەکو ژیانێکی ناخۆش بەسەر ئەبات ئەو دوای ئەو وەکو باسم کرد ئەبێت چۆن کوڕەکەت پەروەرداکەی پەیوەندێکی باشت هەیە لەگەڵی فێری پەیوەندیەکانیەکەی
فێری ئەەکەی بخوێنێ ئیحتیمامی بە ئامانجەکانی ئەبێ ئیحتیمان بێ بە ئامانجەکانی کچەکەت ئەبێ بەڕاستی پشتیوانی بێ گرنگی بێ بە داهاتووی گرنگ بێ کە زمەیەکی مادی مستەقلی هەبێ ئێ باشە ئێمە مناڵەکانمان بۆ ئەخوێنن بەڕاستی ئەی نابێ ئێمە سبەینێ ببێتە ساحبی زمەیەکی مادی خۆی نابێ سبەینێ دیفاعی لێ بکەین بۆ ئەوەی بۆی بتوانێ بەهێز بێ ئێمە ناڵین بەهێز بێ کە دژی یەکێ بێ ئێمە بە هیچ شێوێ لەگەڵ ئەوە نین بەهێز بێ بۆی هاریکار بێ ئەبێ ئەو بخرێتە مێشکی تۆ بەهێزی بۆ ئەوەی هاریکار بی هاوکاری هاوسەرەبی زۆر باشە مامۆستاپەری ئێمە باس لە شکۆی ئافرەتمان کرد یارە ڕەنگە پێناسەی شکۆی ئافرەت لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر جیاوازی بەسەرابێ ڕەنگە کۆمەڵێک کردەوە و کار لە کۆمەلگایەک وابکان نەک شکۆی ئافرەت شکۆی پیاو یا شکۆی مرۆڤ تۆزێک نیشانەی پرسیاری بکەوێتە سەر کەواتە لەم کۆمەلگا کوردێواری خۆمان و بەو ڕێژە زۆرەی کە ئاینی پیرۆزی ئیسلامی وەرگرتووە دیارە ئاینەکانی تریشەیە تەنها لە نەتەوەی جیاوازمان هەیە ئەتوانین پێناسەیەکی دیاریکراومان بۆ شکۆی ئافرەت هەبێت بۆ ئەوەی بەو کۆمەلگا فرە ڕنگ و فرە ئاین و فرە دەنگە کە هەیە ڕەنگە شتێک لای من شکۆی ئافرەتی بێنێتە خوارەوە ڕەنگە لە دیدگای کەسێکی ترا بە پێچوانەوە ئەمە هیچ ڕەبتی بە شکۆی ئافرەتەوە نییە ڕەنگە خوێندنەوەی من وا بێگەر ئافرەتێک لە چک نەکایە خۆت کۆمەڵێک جلوبەرێک لە بەرکە ئەمە لە شکۆی خۆیەوە بەڵام ڕەنگە کۆمەلگا هەمووی وابیر نکاتەوە بە دیاریکراوی ئەمە لە بەڕێزت بپرسم ئەوە جیهانی مۆدێرینگەرایی و لاوازی پەروەردەیە وای کردووە ئافرەتان بە کاڵا دەکرێن و دەتنە قوربانی یا نەخێر لاوازیەکە لە خۆمانەوەیە و یان ئێمە غەڵەت بیرەکەین و پێمان وایە ئەوە شکۆیان شکاوە نامە حاڵەتێکی نۆرماڵەوە ئیتر جیهان وای لێ هاتووە دەبێ بەم شێوەیەش خانمان ڕەفتار بکەن ماوسای ئازیز من لێ باسم کرد سەرەتا مەسەڵەن بابەتی شکۆ لەوانەیە هەر کەسە و بە شێوازێک تعبیری لێ بکە هەر کۆمەڵگایك بە شێوازێ سەیری بابەتەکە بکە بەڵام هەنێک خەڵی بڵێن شادەمار هەیە هەنێک خەڵی سەرەکی هەیە ئەویش کە ئافرەت چۆن شکۆی پارێزراو بێتکەوە ڕێز لە ناسنامەی خۆی بگرێ و ڕێز لە بڵێن و هەروە ڕێز لە مافەکانی خۆی بگرێ و ئەرکەکانی خۆشی بزانێ ئافرەت بێت کە وا بکە کە بەرامبەرەکەشی ڕێز لە ناسنامەکەی بگرێ لەو کاری کە هەیەی لەو بیرۆکانی کە هەیەی لەو خانەوادەی کە لێی هاتووە لەو ڕەگەزەی من خەکە بڵێ ئافرەتم زۆر جار هەیە لە خولەکانمان هەنێکیان ئەڵێن خۆزگە من کوڕ بوومایە باشە بۆ خۆزگە لەگەڵ ئەوەشە هەنێک کوڕاڵێ خۆزگە من ئافرەت بوومە ژیانم وا قورستا بوو بەڵام کاتێک کە هەردووکیان بتوانی بە شێوازێک کەوا ڕێز لە ناسنامەی خۆی بگرێ من شانازیەکەم بە ئافرەتبوونی خۆم شانازیەکەم بە ئونوثەتی خۆم شانازی ئەەکەم بەو لەچکەی خۆم بەو جلوبەرگەی خۆم بەم ستایلەی خۆم بڕوات هەبێ ئافرەت زۆر پارێزراوە بێ زۆر شکۆمەند دەبێ و هەروەها لە ناو کۆمەڵگا دیارە بێت بەڵام کاتێک کە تۆزێ بۆیە من زۆرتر گرنگی ئەم بە بابەتی پەروەردەی خێزانی هەنێ دایک و باوک هەیە لە مناڵیەوە کاتێک کە شکۆی مناڵەکەی ئەشکێنێ یاخۆت من هەر ماڵێک هەبوو وەختی خۆی هات و چۆمەکردن کۆمەڵێ مناڵیان هەبوو یەکێ لەوانە کچێکیان هەبوو کچەکەش بڵین ئێسکسوک بوو بەس تۆزێ ئەفعالی جیاواز بوو لەگەڵ خوشکەکانی تری بڕواتە بێ هەرچی شتی داخۆش بوو ئەی کرد مەسەلەن هەمان پیان کچەکەمان گەمژەیە ئەنجە زۆ شتی ئەکرد کە لە عقل بە دوور بوو لە ڕۆژێک من داشم لەگەڵی وتم بۆ واکەی وتم ئاخر من گەمژەم ئەوێنێ ماڵەوە پێمەڵان گەمژە کاتێککە تۆ من باسی ئەوم کرد دایک و باوک ئەبێ ستایشی مناڵەکان بکەن خاڵە بەهێزەکانی زەقکەنەوە بتوانێت تعبیر بکە بە شێوەیەکی تەندروست بۆیە کاتێککە تۆ بەو شێوە نادروستە و ناجۆرە تەعاملی لەگەڵ کرد و ناوناتۆرەیە کرد لە سەری سەپان سبەینێ ئەگاتەوە ئەماگاتەوە فکر و دەمی هاوسەرەکەشی سبێنە ئێش بەو شێوە سەیرەکات و بەڕاستی ژیانێکی زۆر ناشکۆمەندانەی ئەبێ بەڵام ئەگەر بتوانێت ئافرەت بەتەواتی بزانێت چۆن ئەم مافانەی خۆی ئەپارێزیە و هەروە بتوانێت بزانێت چۆن تعبیر بکە تعبیر زۆر گرنگە ماوسانی ئازیز کە تۆ بزانی چۆن بڵین هەستەکانی خۆ دەرەبڕی
باس لە پەیامی خۆتەکەی ئەم شتانە وای لێ یەکرێت کە بزانی بە شێوازێکی تەندروست باسی بکەی ڕێزی لێ ئەگیرێ زیاترش کۆمان دەبێ و دوای ئەوە ناسینی فکریەتی ژن کە چووکە ژن زۆر جیاوازە لەگەڵ پیاوە کە تۆ کەزانی و جنسی ئافرەت ئەبێ بەم شێوەیە مامەڵی لەگەڵکەی چکە ئەم بەم شێوەی فکرەکاتەوە و جنسی پیا و بەم شێوێ فکرێکاتەوە بەم شێوە ئەبێ مامەڵی لەگەڵا بکرێ زۆر ئیتر ئەو هاوسەنگیانێک کە مامۆستا ئازیز باسی کرد ئەو هاوسەنگیە دروستە بێت بەڵام تۆ ئەگەر بیت لەم شتانە نەکەیتەوە بەڕاستیش کۆمەندیش ئەشش کۆمەندی ئەو کەسەش ئەشکێ هاوسەنگیش دروست نابێ لەکێتە کۆمەلگاوە و دوایە ئێمە زۆر شەوائب هاتۆتە ناو کۆمەلگەی ئێمە و بەڕاستی یعنی ئەو زۆر مەفاهیمەکان تێک چوون ئەو مانای بەهاکان مانای وشەکان وەکو خۆی مافی پێنایرێ کاتێککە ئەمانە وەکو خۆی مافی پێنەیرە منە هاوسەنگی دروستە بێت خەلەل دروستە بێت. زۆر باشە خاتوپەری باز لەوە دەکەی کە خانمان دەبێت خۆیان شکۆی خۆیان بپارێزن کەواتە بزانین ئەو ڕێگە دروستە کامەیە کە دەبێت خانمان پارێزگاری لە خۆیان بکەن و کە دەبێت شکۆی خۆیان بپارێزن نەیاڵن شکۆیان لە کەدار بکرێت بە چ شێوازێک ئەمە دەکرێت خانمان دەبێت چی بکەن؟ خانمی ئازیز خۆت بە ئەو بە خانمێکە طبعاً کاتێک کە خۆت بووی کاتێکە بە فکریەتەکانتەوە بە حەزەکانتەوە بە هیوایەتەکانتەوە بە تعبیرکردنەکەتەوە بە مامەڵەکردنەکەتەوە بڕوات هەبێ زۆر شتی گرنگ بەدەستەهێنی لە ژیانە بزانی طبعاً لە یەکێ لە خولەکانمە خانمێک هات وتی من حەزم لە من هەتا ئێستا پێشەوەی ئەم خولە ببینم حتا سابن خانەوادەکەم سەزەنشتیە کردم تۆ بۆ قسە ئەەکەی زۆر تۆ بۆ پێ ئەەکەنی تۆ بۆوە ئەەکەی هەر سەزەنشتیانەکە نەمزانی ئەمە کچەکە کچێکی کراوە بوو ئەمە تەواو ئەمە شێوازی منە ئەمە منم بەڵام ئیتر لەمە دوا من دیفاع لە خۆماکەم مادام شتێکی هەڵە ناکەم بۆ دیفاع لە خۆم نەکەم لەبەرەوە دیفاع لە شتەکانی خۆتان بکەن یەکەم جار پێش هەموو شتێ طبعاً ئافرەتە بێ خۆی بێت هیچ پێویست ناکات تەقلیدی پیاو بکاتەوە و ئەو شتانێک کە خۆی مامۆستا داخل کێشەکە ڕێگە لێرەدا دەبینین زۆربەی ڕێکخراوەکانی با بڵێن ئەوانەی لە کاروباری ژنانە ئیش دەکەن یا و خۆت لە ناو کەوانەیەک بەشێک لە خانمان کە بوونەتە دەمڕاستی کەیسی خانمان و مافی خانمان سەری زمان و بنی زمانیانەوەی ئەڵێ ئێمە ژەمانەوە وەکو پیاوان بین ینی کێشەکە لێرەدایە یان ئەی خانمێکی ناو کۆمەلگا چی بکە ینی ئەویش بێ بۆوانەکرێت. بەڵێ ئەوەی ڕاستەکەی بێ من ئەمڕۆ بەحسێکم خوێنەوە ئەڵێ خۆی بە طبعی ئافرەت شتەکان سەیری یەکسانی ئەکات باشە بەس پیا و سەیری بابەتەکان سەیری هەرەمی سەیری ئەکات دائیمە ئەیە قدرە و تااقەتی خۆی دەرکات و ڕێزی لێ بگیرە ئەوەی ڕاستەکەی بێ ئێمە ئەبێ هەردووکی بزانین لەکوێ بەکاری ئەهێنین باشە من هەموو جارێک بەو کەسانی کێن بۆ لایمان بۆ خولەکانمان ئەڵێن کاتێکە چیتە مەحکەمەکە بە گەورەترین دەسەڵاتە سەیرەکەی مستەشاری هەیە بەس کەسێکە بڕیاردەرە بەڵام ئەو بڕیاردەرش بەبێ مستەشارەکانی هیچ ناکات ئەنجا لەبەرەوە تۆ خامی ئەزیز ئەتوانی ببیتە مستەشارێکی زۆر گەورە و لە دوایە کە بەهۆی ئەو ئیستشارە و لە دوای کاتێک کە تۆ زانی و پیاو چی ئەوێ پیاو چۆن مامەڵاکە من لێرە بۆیە باسم کرد ئەبێ بزانین ئێمە ستا شێوازی پیاو چییە سایکۆلۆجی پیاو چییە و سایکۆلۆجی خانمان چییە و ئەو بڵین ڕێکخراوە بە ڕێزانەی کە داوای تەواو یەکسانی ئەکەن من لێرە پێتانەڵم هەڵەن چونکە هەنێ جار هەیە یەکسانی زوڵمە لە ئافرەت لێرە ئەبێ بەدات پەروەرانە تەعامل بکەیت مەسەلەن هەنێ بابەت هەیە کە لە ڕووی ئافرەت لە ڕووی بایۆلۆجی و جیاوازە لە ڕووی سایکۆلۆجی و جیاوازە ئێمە ناتوانین بە هیچ شێوێ ئێمە یەکسان بین لە بەر پیاو چونکە ئێمە پیاو نین ئێمە خانمین ئێمە شێوازێکی ترمان هەیە ئێمە بەڕاستی خوای گەورە کە ئێمەی دروست کردووە کۆمەڵی ئەرکمان هەیە کۆمەڵێ بەڵام لەگەڵەوەشە هەردووکمان هاریکارین هەردووکمان تاواوکەری ئەم کۆمەڵگاین بەڵام کاتێک کە ئێمە یەکسان بووین زوڵمیشمان لە خۆمان کردووە زوڵممان لە پیاویش گرتووە
زڵمانی لە کۆمەڵگا کەشمان زۆر باشە. کردووە لەبەرەوە باسم کرد زۆربەی مەفاهیمەکان تێک چوون. مامۆستا پەری لەو دەرفەتە کەمەی مامانە پێم خۆشە ینی زۆر گرنگیدا بە پەروەردەی خێزان زۆر بابەتەکە پێم وا بێت حەلی هەموو کێشەکان لەوێەوە دەست پێ دەکات هەر لە مناڵیەوە دایکێک لەسەر سفرەکەی دوو مناڵی هەیە کوڕ و کچێک بە کچەکەڵێ سفرەکە دانێ بە کوڕەکە ناڵ ینی ئەم خەلەلە هەر لەو بچووکیەوە جۆرێک ئاراستەکردنی ژیانی کچەکە بە ئاراستەیەک و ئاراستەکردنی ژیانی کوڕەکە ئەمە تەندروستە نۆرماڵە یاخود نادەبێ هاوسەنگێ بکرێ بە دیاریکراوی پەیامی کۆتایید ئەگەر لەسەر پەروەردەی خێزانەکان ئێمە دایکەکان کوڕێک پەروەردە بکەن جورئەتی ژن سووتاندن نەکات با دایکەکان خۆ لە کۆتایە مناڵە کوڕەکانیان نێرینەکانیان وا پەروەردە بکەن ئافرەت و خانم و ژن و کچیان لە ئەوەندە بەکەم نەبێ پێیان وابێ وەکو مڵک و کەرەستەیەک سەیری بکەن چەند گرنگە لە ماڵەکانە پەروەردەیەکی گرنگ هەبێت باشە بێت. ماوسای عزیز طبعا دایکێکی بلیمەت دایکێکی زیرەک دایکێکی ئازا دایکێکی ساحب بڕیار ئەتوانێ مناڵێکی زیرەک مناڵێکی مستەقبەل ڕۆشن داهاتوویەکی گەورە دروست بکە چ کوڕ بێ جا چ کچ بێ کاتێکە دایک وای لێ کات ئەم مناڵە بەڕێز بێ بەڕێزەوە سەیری خوشەکەی بکە بەڕێزەوە سەیری دایک و باوکی بکە هەر کەسەوە چووکە تەعامولەکان جیاوازن بزانێ چۆن تەعامل لەگەڵ خوشکاکە و چۆن تەعامل لەگەڵ دایکاکە چۆن لەگەڵ دراوسەکەی کە کاتێ ئەم هونەرانەی فێری مناڵەکەی کرد مناڵەکە ئاسانتر ئەژی و ئەبێتە پاڵپشتێ بۆ خوشکەکەی نەکس بینە بچێ بەلاماری خوشکەکەی با خوشکەکەی پسووتێنێ وەکو باسیشم کرد و هەر کەسێک کاتێکە هێرشە کاتە سەر کۆمەڵگا بێمتمانەیە لە کۆمەڵگاکەی بێمتمانێت تەمەڕوودەکە پێویستی بە خۆشەویستی ئەم احتیوا و خۆشەویستیش یەکەمین شوێن کاتێکە خۆشەویستی و احتیوای لە دەستەکەی خانەوادەکەیە ئەمە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەی دایکە و ئەنجا باوک چکە باوک هاریکارە زۆربەی کۆن کاتێ دایک لە ماڵەوەی تازە مناڵی بۆ و خەریکی مناڵەکەیەتی و گرنگی پێەیە باوکەکە هەڵبەتە لە دەرەوەیە یەکەمین کەسکەوە بڵێ مناڵ پەروەردکاری مناڵەکەیەتی ئەویش دایکە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەیە لەسەر دایکە کە خۆشەویستێکی زۆر بەخشێ بەس بزانێ خۆشەویستەکەی بە چۆن بێ بزانێ عیقابیش هەیە و سەواب هەیە بەڵام نەک عیقابێکە کە مناڵەکەی پێتە دمیرکەی نە پێی بڵێ کە پێی بگێنە ئەمە هەڵەیە پێی بگێنە کە ئەگەر هەڵەیەکی کرد ئەم هەڵەیە عقوبەکەی چییە پێی بڵێ کامە ڕاستە کامە هەڵەیە پێی بڵێ چۆن محافەزەی خۆی بکە محافەزەی فکری خۆی بکە محافەزەی جستەی خۆی بکە بەڕاستی کۆمەڵێک ئەرک لەسەر دایکە و لەگەڵ ئەوەشە ئەبێ بە شێوەیەکی زۆر ئاراستەکارێکی باش بێ ئەو دایکە و شتێک نەڵێکە لە خۆیانە بێ بە کۆڵی خانمێکە چێ بۆ لای غاندی پێڵێت کالێکم بە مناڵەکەم بڵێ کە شیرینی زۆر نەخوا ئەڵە بڕە دوای مانگێکی کەوەرەوە کاتێکە لە دوای مانکە دەستە خاتە سەری مناڵەکە ئەڵێ کوڕم شیرینی مەخۆ ئەڵێ باشە نەدەتوانی پێشمانی پێش ئێستا پێی بڵێ ئەڵە لەبەرەوەی منش ئەو کاتە زۆر شیرینێمە خوارد بەڵام ئەو مانگێکە من شیرین ناخۆم نایخۆم بۆ ئەوەی من بتوان بە مناڵەکەت بڵێم لەبەرەوەی دایکان و باوکان پێویستە ئەو شتانەی کە باسی ئەەکەن لێی ئەڵێن لە خۆیان بێت نەک باسی ئاشتی بکات و معدل شەڕ بێ لە بینی دایک و باوکەکە داوای خۆشە باسی خۆشەویستی بکات جارێک مناڵەکەی لە ئامێز نەگرێ باسی ئەوە بکات کە پێویست ئەکا باوکەکە ڕێزی بگرێ ئەو ڕێزی مناڵەکان ناگرێ بەڕاستی ئەرکەکە قورسە پێویستە زۆر بە جوانی ڕەچاو کرێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خاتو پەری ئەحمەد ڕاهێنەری گەشە پێدانی خۆت زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ و تەجوانەکانت بەڵێ بەڕێزان هاوکارمان سۆهێب محەممەد ویتێکی بۆ ئامادەکردوین لە شارە زور کە ڕێکخراوی هاواری خێرخوازی موچیان بەسەر منداڵانی بێ باوکدا دابەش کردو فەرموون با پێکەوە بینەر
بەڵێ ئەمڕۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی سێ سادق هەستاین بە دابشکردنی موچەی مانگەکانی 1 و 2 ساڵی 2022 بەسەر مناڵانی بێباوکدا ئەوەی کە ئەمڕۆ دابشمان کردووە 71 خێزانە کە موچەکانیان بەپێ ئەو لیست و قایمی کە لای ئێمەیە مانگانە ئێمە دابشێکین بەسەریانە ئەلحەمدوللا ئەمڕۆ دابشمان کرد بەسەریانە موچەکە هیچ گومانی تێدا نیە ئەو خێزانانە معاناتیان هەیە ناڕەحەتیان هەیە بە تایبەتی ئەو خوشکانەی کە خاوەنی مناڵی بێ باوکن بە تایبەتی بارودۆخێکی نائاساییان هەیە چونکە باوکیان لە ژیاندا نەما ئەو مناڵانە و ئێمە لێرە ئەمڕۆ و ڕێکخراوی هاواری خێرخوازی بەڵێ ئەو موچەی کە دابشێکن بەسەریانە سپاس و ستایش بخوای پەروەردگار زۆر دڵخۆشە بن زۆر بەڕاستی خۆیان بە خۆشحاڵەزان بەوەی کەم هاوکاریان پێشکەشەکرێ کە بەشێک لە معاناتەکانیان بەشێک لە کەم و کورتەکانیان خوانی پێپڕەکەنەوە کە زۆر دڵخۆشە. پەیامی ئێمە بۆ خێرخوازانی عزیز و خۆشەویست سەرەتا من دەستخۆشیان لەکەین ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی و بە تایبەتی نووسینگەی قەزای سێ سادق بەڕاستی هەمیشە و بەردەوام ئێمە دەستخۆشیمان هەیە بۆیان خی پەروەردگار موفقیان کا سەربەرزیان کا کە بەڕاستی بەردەوام هاوکارمانن ئێمە ئەو هاوکاری کە ئەمڕۆ دڵی ئەو مناڵانەی پێخۆشەکەین دڵی ئەو خێزانانەی پێخۆشەکەین هاوکاریەکانی ئەوانە ئەمانەتەکانی ئەوانە بۆیە لێرە پیان دەڵێن ئەو ئەمانەتانی کە بەخشیتان بە ئێمە گەیانتان بەدەستی ئێمە ئەمڕۆ ئێمە سپاس و ستایش بخوای گەورە بە ئەمانەتەوە گیانمان بەدەستی ئەو خێزانانە بەدەستی ئەو مناڵە بێباوکانە خی گەورە پاداشتی خێران باتەوە خی پەروەردگار نمونەیان زیاد کە ئێوەش دەتوانن هەرێکێک لە ئێوە دەستێکی خێر بن بۆ ئەم کارە و بۆ ئەم پرۆژە خەیریە بۆ ئەم ڕێکخراوە خەیریە کە ڕێکخراوێکە ئەو برایانەی کە سەرپەرشتی دەکەن ئەو برایانەی کە بەڕێوەی ئەبن ئەو خوشک و برایانەی کە ئیشی تیاکەن بەبێ تەماعی دنیایی بەبێ هیچ شتێک تەنها مەبەستیان ڕەزامەندی خوایە ئینشاءڵڵا و پاشان پاداشێک کە لە قیامەت بەدەستی بێنن و پاشەوە کەمکردنەوەی ناڕەحەتی و ئازاری منداڵێکی بێباوک یا هەژار و نەدارێک ئینشاءڵڵا. دەستخۆشیم هەیە بۆیان زۆر زۆر بەڕێزن و چاکن و یارمەتی فەقیر وەژار دەدەن یارمەتی مناڵی بێ باوکە دەن زۆر زۆر لێیان ڕازیم خی گەورە پاداشتی خەیریاندا تۆ دایمە دوعای خەیریان بۆ بکەین وەڵڵایی زۆر زۆر هاوکاریەکانیان زۆر زۆر سوودی هەیە و زۆر باشن دایمە دوعای خەیریان بۆ بکەین خی گەورە پاداشتی خەیریاندا تۆە دوعای خەیرمان بۆیان هەیە دائیمەن دایمەی خوا دوعای خەیریان بۆ سپاسیانەکەین زۆر سپاسی ئەو هاوکاری ئەەکەین کە بۆ ئەم مناڵانەمانیان دابین کردووە خی گەورە پاداشتی خێریان باتەوە و خی گەورە زیاتر و زیاتریان پێبەخشێ ئینشاءڵڵا. چیت هەیە بۆ خێرخوازان هاوکاریان دەست زۆر سپاسیانەکەین و هیواداری نمونەیان هەر زۆر بێت و هەر زیاتر هاوکاری مناڵی بێباوکەن ئینشاءڵڵا. زۆر 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 سوودمان لێ بینیوە و زۆر سپاسیانەکەین و هیواداری نمونەیان زۆر بێت خی گەورە پاداشتیان باتەوە. ئەی پەیام و چێ بۆ خێرخوازان هاوکاریان دەستگایە بن وەڵی پێم ئەوەیە هاوکاری ئەم دەستگایە بن و بەڕاستی زۆر زۆر چاکە و بۆ ئەم مناڵی بێباوک و بۆ فەقیر و هەژار. ئەمە باکتێریان کرد لە منداڵیەوە چونکە ئیسلام فێری ئەخلاقی جوانمانەکات فێری ڕۆشتی جوانمانەکات. دووبارە سڵاتان لێ بایزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە باس لە هاوسەنگی دەرونی ئارامی دەرونی دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەسوڵی براهیم دەروونناس ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک دکتۆر بەخێر بێن. باش زۆر سپاس. کاک دکتۆرگەلەوە دەست پێ بکەین کە دەڵێن هاوسەنگی دەرونی یاخود ئارامی دەرونی
کۆنتترۆلکردنی دەرونی ئەگەر مەبەست لە چییە بە دیاریکراوی چی دەگرێتەوە یان بەچی دەوترێ هاوسەنگی دەرونی سەرەتا بەنای خۆی گەورە زۆر سپاس بۆ ئەو میوانداریەتان جارێ ئێستا نەبوومەتە دکتۆر هەرتە لەبم خۆشحاڵم ئەم ئێمە لە مێژەوەی بە دکتۆر لە خزمەتانان سەبارەت بە باسێکی گرنگ ئەویش بریتە لە سەلامەتی دەرونیان هاوسەنگی دەرونی دیارە هاوسەنگی دەرونی لە دەروونناسیدا پایەکی گرنگە و بەشێکی گرنگە لە دەروونناسی هەتا خوێندنی ئەکادمی لەسەر ئەکرێ ماستەر و دکتۆرای لەسەر ئەخوێنێ ئەوەی کە پێی دەوترێ سەلامەتی دەرونی یان هاوسەنگی دەرونی بار و دۆخەکان و هەڵوێستەکانی ئینسان و ژیان و ڕۆژگاری ئینسان ڕوبەڕووبوونەوەکانی لە وێزگە جیاوازەکانی ژیانیدا ئینسان دەخاتە دۆخێکی نائارام و دۆخێک کە هەندێک جار ئینسان توانای بیرکردنەوەکانیشی بە شێوازێکی دیاریکراو دەبێت یعنی ناتوانێت مەسەلەن ڕێگەیەکی چارەسەر بدۆزێتەوە و ئەمە یەکێکە لە پێداویستەکانی ئینسان بە پێی دابەشبوونی یان بە پێی نەزەریەی ماسلۆ کە ماسلۆ هاتووە زانایکی گەورەی دەروونناسە پێداویستیەکان و حاجاتی ئینسانی دابش کردووە و یەکێک لە گرنگترین حاجاتەکانی ئینسان بریتە لە ئەمنی ئینسان یعنی سەلامەتی دەرونی ئینسان هەتا لە ڕووی بایۆلۆجیەوە بێ ئەو تەنێکە هەمانەوەکو جەستە و لە ڕووی دەرونیشەوە مەسەلەن نمونەیەکی وازح و زیندوو ئینسان کە نەخۆش ئەبێ پەنا ئەباتە بەر دکتۆر بۆ لەبەرەوەی لە سەلامەتی دەرونی خۆی بە دوای سەلامەتی دەرونی خۆی داچێت یان بە دوای سەلامەتی جستەی خۆی داڕوە مەسەرەن لێرە ئەگەر خوانە خواستا بوومە لەرزەیەک بێ هەمومان پەلاماری چی ئەدەن یان ڕائەکەن یان ئەچینە شوێنێکەوە پەناگەیەک بۆ ئەوەی سەلامەت بین ئەمە کۆی با بڵێین مانە و مەفهومی سەلامەتیە و هەموو ئەو شتانەش پاڵنەرێکی هەیە هەموو مەسەلەی سەلامەتی دەرونیەکان کە ئینسان دەیەوێت لە حاڵەتێکی پارێزراودا بێ مەسەلەکە مانەوەی ئینسانە بەقای ئینسانە یعنی خواردنی ئینسان هەناسە وەرگرتنی ئینسان و پاراستنی سەلامەتی دەرونی و جستەی ئینسان هەمووی لە پێناوی چیدایە لە پێناوی ئەوەدایە کە مرۆڤ ئیدامەی بەقای خۆی بکە یعنی مانەوەی خۆی لەم دنیادا بەڵام حاڵەتی دەرونی حاڵەتە دەرونیەکان شڵۆژانە دەرونیەکان جیاوازن لە سەلامەتی دەرونی ئێمە وا بیر دەکەینەوە کە سەلامەتی دەرونی بەشێکە لە حاڵەتێکی دەرونی نە حاڵەتی دەرونیەکان شتێکی تایبەت و دیاریکراوە ئەو کەسی کە سەلامەتی دەرونی هەیە یان لە حاڵەتێکی هاوسەنگی دەرونی تەواودایە بە کۆمەڵێک خاڵ دەناسرێتەوە بە کۆمەڵێک سیفەت دەناسرێتەوە لەوانە بۆ نمونەبوونی هەستێکی ڕازی بوون لە هەر بارودۆخێکدا یعنی لە بارودۆخی هاتوو کەسێک بە هەموو شتێک ڕازی بوو ئەم ئەتوانین بڵین کە لە ڕووی دەرونیەوە بە هەموو شێوەیەک سەلامەتە ئەزین چیە مەسەلەن لە تەنگەژەکاندا لە حاڵەتێکی لە ناکاودا لە حاڵەتێکی نانۆرمەڵدا خۆی بگونجێنێ خۆ گونجاندەکە بە مانای ئەوە ناکە بۆ نمونە ڕازی بێ بەمە حاڵەتێک کێشەیەک هاتوتە پێش چکە ئێمە دوو حاڵەتمان هەیە لە ئینساندا یان ئەوەتە هاوسەنگە یان ئەوەتە ناهاوسەنگە لە چ کاتێکدا ناهاوسەنگە کە کێشەی هەیە بارودۆخەکەی گۆڕاوە ئەی لە چ حاڵەتێکدا هاوسەنگە لەو حاڵەتیدا کە هیچ بارودۆخێکی نەخوازراو نییە ئەی چۆن دەتوانێت بێتەوە لە حاڵەتی نەخوازراو بچێتەوە حاڵەتی خوازراو لە حاڵەتی کێشەبوونەوە بچێتە حاڵەتی کێشە نەبوون لە حاڵەتی ناهاوسەنگیەوە بچێتە حاڵەتی هاوسەنگی ئەو کاتێک کە ڕێگەیەکی چارەسەر بدۆزێتەوە بگاتەوە حاڵەتی هاوسەنگی نمونەی زیندوو من برسیمە ئەم حاڵەتێکی ناهاوسەنگە بۆ منی دروست دەکات لەبەر ئەوەی ئێستا لە ڕووی بایۆلۆجیەوە پێویستیم بە خواردنە پەنا دەبم بۆچی پەنا دەبم بۆ شتێک کە بیخۆم ئیتر پسکیتێکە پارچەیەک نانە کێکێکە هەر شتێکە ئەم حاڵەتە من بە دوای چیە ئەگەڕم بە دوای ڕێگەیەکی چارەسەردا دەگەڕن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی بایۆلۆجیەوە من کاتێک کە برسیمە بێتاقەتم کێشەم هەیە گرفتێکم هەیە ناهاوسەنگم دەگەڕێمەوە بۆ حاڵەتی هاوسەنگی کاتێک کە شتێکم دەست دەکەوێت بیخۆم بەڵام مامۆستا لێرەیە ببوورە زۆر جار ئەبینی کە کەسانێک برسیشی ئەبێت ئەمە بە نمونە بێنمەوە بەڵام ئەبینی لایانی دەرونی ناهاوسەنگێکی تێدایە کە قەلەقی ڕووی تێک خەلە لە شتێکی ترەوانەوە برسیشێت و ناتوانێت خواردن خەلە لە شتێکی ترە هەیە بۆ نمونە ئەو سیفەتە بۆ نمونە جاری وا هەیە ئینسان بۆ نمونە ئەو سیفەتانی کە پێی دەناسرێتەوە یەکەمیان ئەوەیە کە خۆی بتوانێت لە بارودۆخێکی نەگونجاو و چاوەڕوانکراودا بگونجێنێت
ئەو نمونێکی هێنامەوە بارودۆخەکانی تریش بە هەمان شێوە مەسەرەن منداڵێکی لە پڕ نەخۆش ئەکەوێ دوا ئەکەوێت لە دەوام و دائیرە و ئەگەر فەرمانبەر بێ بازرگانێکە بۆ نمونە حاڵەتێکی شکستی بەسەر دێ دەبێت لەگەڵ ئەم بارودۆخەیە خۆی بگونجێنە ڕێگەی چارەسەر بدۆزێتەوە دەبێت ڕێگەی چارەسەر بدۆزێتەوە ئێمە شەیداخان لە ژیانی ئێمەدا لە 180 ئەو کێشانی کە بەسەر ئێمە دادێن و بارودۆخی ناهاوسنگ دروست دەکەن لەژێر کۆنتترۆلی خۆماندان بەڵام لە 120 لەژێر کۆنتترۆلی خۆماندانی لە 180 دەبێت لەگەڵیاندا بگونجێ مثلەن من هاتووم لە ڕێگا سیارەکەم تای پەنچەر دەبێت حاڵەتێکی نەخوازراوە لەژێر کۆنتترۆلی مندا نەبووە بەڵام دەبێت ڕێگەیەک بدۆزمەوە بۆ ئەوەی لەبەر بەرنمەیەکم هەیە دکتۆر کە ئەمە نیشانەکانی دەرونێکی هاوسنگ مانزانی ئەگەر لە خۆمان نبوو ئەوە باشە لە خۆمانە دوابێ بچینە بشنە خاڵی یەکەم ئەوەیە ئەگەر کێشەیەک ڕوویدا ئێمە شڵەژام لەوانەیە ڕوومان تێ بکە شڵەژان بەشێکە بەڵام چکە تۆ زەنگێکت زەنگێکی ئاگادارکردنەوەی لە ناخی تۆدا دەڵێ من حاڵەتێک هەیە کە حاڵەتەکە نەخوازراوە حساباتێکی بکەم ئەمە خاڵی یعنی ئەگەر شتێک ڕوویا بێ هێور ئەبێ هێور بێت و دووەمیان زیندوی وزە و چێژوەرگرتن لە وزەی کە هەیە ئێمە لە ناو ناخی ئێمەدا شتێکی پێی دەوترێت ماتە وزە یعنی وزەیەکی لە ڕاددەبەدەر کە ئێمە دەبێت سوود لەو ماتە وزەیە وەربگرین ماتە وزە جاری وا هەیە ئەگەر بە نمونە بیهێنینەوە قوتابیەک بەیانی ئیمتحانەتی هەمومان بەو دۆخەدا ڕۆیشتن جاری وا هەیە ئێمە لە حاڵەتی نۆرمەڵدا لە حاڵەتێک کە کاتیشمان بەدەستەوێت ناتوانین 50 لاپەڕە بخوێنینەوە بەڵام ئەم شەوەی کە ئیمتحانمە زیاد لە 50 لاپەڕ ئەخوێنمەوە و دەتوانم هەمووی کۆنتترۆل بکەم و زانیاریەکانیشی وەربگرم بەڵام ئەم زانیاریانی احتیمالی هەیە نەمێنێتەوە نمونەیەکی تر من لەوانەیە برسیم بێ بڕۆمەوە بەرەو ماڵم لەوانێت 10 کیلۆمەتر لێرەوە دووری پێوانە ئەگەر 10 کیلۆمەتر لێرە بە پێ بڕۆم برسیشم بێ هەنگاوەکانم لاوازن لەبەرچی لەبەرەوەی حاڵەتێکی بایۆلۆجی نەخوازراو هەیە کە من برسیمە بەڵام ئەگەر لە ڕێگا تووشی سەگێک بووم بیوێ پەلامارمدا چی ئەەکەم ڕائەکەم سوود لەو ماتە وزەی وەرەگرین ئینسانی هاوسنگ دەبێت سوود لە چی وەربگرێ لەو وزە شارراوەی کە لە ناخیدا مەسەرەن خەزم کراوە ئەو کاتانەی کە حاڵەتێکی ناتەندروست ڕووی تێدەگا دەبێ چی بکات دەبێ سوود لە ماتە وزە وەربگرێت ئەو کەسانی کە حاڵەتێکی نۆرمەڵی هاوسنگیان هەیە ئەوەیە کە توانێت ڕوبەڕووبوونەوەیان هەیە یعنی هەر کەسێک کە لاواز بوو لە ڕوبەڕووبوونەوەدا وردە وردە حاڵەتە دەرونی بەڵێ نمونەیەکی ترە ئەو کەسەی کە هاوسەنگی دەرونی هەیە توانای ڕوبەڕووبوونەوەی بەهێزە سوود لە چی وەرەگرێت لە خاڵی دووەمە ڕێگرێت کە ماتەوزەیەکی زۆری هەیە سوود وەرئەگرێتەوە جاری وا هەیە بەوە ئیکتیفا ناکە لەو ماتەوزەی کە هەیەی پەنا دەباتە بەر ڕاوێژکارێ پەنا دەباتە بەر کەسێک کە لە خۆیەوە نزیکە هانا دەباتە بەر کەسێک بۆ نمونە ڕێگەی نیشامدا بەرچاوڕوونی پێ بدە خاڵێکی تر بوونی جۆرێک لەمانە دانە بە ژیان یعنی جاری وایە ئینسان پێی وایە ژیان هەمووی بریتە لە سەفا هەمووی بریتە لە خۆشی هەمووی بریتە لە یعنی حاڵەتێکی تایبەتی خۆشی کە ئینسان نابێ ڕوبەڕووی تەنگەژە بێتەوە مەعال عیلم بۆ زانیاریتان لەو کاتێک کە ئینسان دەبێت لە دایک هەتا ئەو کاتێک کە دەمرێ ڕۆژانە دەیان کێشەی ڕوبەڕوو دەبێتەوە خۆی ئۆتۆماتیکی فێر بووە ئەم کۆمەڵگای فێری کردووە کە چی بکە کە ڕێگەت بدۆزێتەوە بۆ ئەو حاڵەتانی کە بەسەری دێ ئەو کێشانەی کە بەسەری دێ خۆ گونجاندن لەگەڵ بارودۆخە کە باسمان کرد هەروەها خاڵێک تر پاراستنی و پاراستن و دروستکردنی پەیوەندی ئیجابی لەگەڵ دەوروبەری و نزیکەکانیدا ئەو کەسانی کە هاوسەنگی دەرونیان هەیە دوورە پەرێز نین گۆشەگیر نین بەڵکو دەتوانن پەیوەندی ئیجابی لەگەڵ دەوروبەریان دروستکەن یەکێک لە سیفەتەکانی کەسی هاوسەنگ ئەوەیە کە پەیوەندیەکانی گونجاون لەگەڵ دەوروبەریدا هەتا لەگەڵ خۆیدا ئێمە دوو گونجانمان هەیە دوو جۆر پەیوەندیمان هەیە پەیوەندیەکمان هەیە تایبەتە بە خوت یعنی من چۆن بگونجێم لەگەڵ ناخی خۆمدا چۆن بگونجێم لەگەڵ سیما و هەڵس و کەوت و شخصیت و ئەو خاڵە بەهێزانەی کە خۆم هەمە یان ئەو خاڵە لاوازانەی کە خۆم هەمە یەکێکتر بریتە لە دروستکردنی پەیوەندی ئیجابی لەگەڵ دەوروبەردا ئەو کەسانی کە پەیوەندی ئیجابیان هەیە لەگەڵ دەوروبەردا زیاتر توانای ڕوبەڕووبوونەوەی کێشیان هەیە زیاتر دەتوانن چارەسەری کێشەکانیان بکەن لەکوێ من مەسەلەن دە ڕەفیقم هەیە دەها دۆستم هەیە دە برادرم هەیە کە گیانی بە گیانی کە کێشەیەکم بۆ دروست دەبێت لەوانەیە نەتوانم خۆم زاڵ بم بەسەریدا بەڵام پەنا دەبەمە بەر ئەم و ئەو کاتێک کە تۆ
پەیوەندیەکی ئیجابیت نییە لەگەڵ هاوسەرەکەت لەگەڵ دراوسێکەت لەگەڵ بەڕێوەبەرەکەت لەگەڵ مەسەلەن ئەو کەسێک کە هاوکارەکانت ئەو کەسە زیاتر ڕوبەڕووی کێشە دەبێتەوە. جا ئێمە بۆ ئەم مەبەستە کە باسی هاوسەنگی دەرونی دەکەین یەکسەر زانایەکی گەورەی ئەمریکاییمان دێتە بەر چاو یان دێتە زەهین ئەویش بە ناوی ئێلبەرت ئێلیس. ئێلبەرت ئێلیس ساڵی 1913 لەدایک بووە خەڵکی پەنسیلڤانیایە. زانایەکی زۆر گەورەی دەروون ناس و بەرجەستەیەکی زۆر کارایە لەو بوارەداوە لێکۆڵینەوەی زۆری کردووە. هاتووە گەیشتۆتە قەناعەت کە ئینسان خەتەئی تەفەکوری هەیە واتە چۆن ئیرەر هەیە لە کۆمپیوتەرە بە هەمان شێوە فکری ئینسان و تێڕوانینی ئینسان و زهنی ئینسان جاری وایە بە هەڵە بیر دەکاتەوە. یعنی دە ڕێگەی داناوە کە ئەم دە ڕێگەیە دە ڕێگەی بەلاڕێدا بەری هزری ئینسانت. کاتە دکتۆر پێشەوەی بچینە سەر ئەو هینە. زانیمان ئەگەر مرۆڤێک دەرونی هاوسەنگ بووی خۆی بناسێتەوە وتمان ئەو پێنج خاڵی کە باس کرد لە ڕوبەڕووبوونەوە لە بەکارێنانی وزە شاراوەکان لە دروستکردنی پەیوەندی دوورکەوتنەوە لە خەمۆکی وەرگرتنی وزە لە خودی خۆی لە دەوروبەری ئەتوانین ئەو پرسیارەکەین ئەگەر بێت و کەسێک ئەم پێنج خاڵە ئەم شەش خاڵە ئەم چەند کۆمەڵە سیفەتەی تیانە بێ بە کاملی کەواتە دەروونێکی نارامی و دەبێت بە شوێن چارەسەرا بگەڕێت بۆ ماوەیەکی کاتی لەوانەیە ئەو دۆخەی هەبێ بەڵام مەرج نییە بەردەوام ئەگەر بەردەوام و دۆخە لەو دۆخە ئەگەر بەردەوام دەخەمۆکی ڕوو دەدات دکتۆر ئەبینین کە کەسانێکەیە کە زۆر کۆمەڵایەتیشە کە زۆر تێکەڵاوە بێت لەگەڵ کەسانی چواردەوریا بەڵام کە تووشی کێشەیەکە بێت تووشی ینی بێتاقەتیەکە بێت تو ئەنی تااقەتی ئەوەشی نابێت کە تێکەڵاوی ئەوان بکات. ئەمە دەخاڵێک سەر لەو کاتێ ئەبێتی نەگاتە ئەوەی کە تووشی خەمۆکی بێت. ئەلبێرت باسی کردو ئێستا ئەگەر ئیجازە بدەیت یەکێک لە پرسیارەکانی جەنابەت وەڵامەکەی لە لای منە. مەسەلەن ئێلبێرت باسی چیەکە؟ باسی ئەوە دەکات کە ئینسان چ کاتێک هزری بەلا ڕێدا دەبا قاعیدەیەکدا ئەنێ 0 تا 100 سپیان ڕەشە هەمووی یان هیچیە. یان هیچ کاتێک ئینسان نابێ بۆ نمونە یان هەمووی بوێ یان سفری بوێ بڵێ وەڵام من یان هیچم ناوێ یان هەموویم دەوێ. وەسەتی نییە خەتی وەسەتی نەبێ. چکە ئەوەی کە من دێڵێم نسبەیەک ڕاستە ئەوەی کە تۆ دێڵی نسبەیەکی تری ڕاستە احتیمالی هەیە ئەو نسبەی کە تۆ دێڵی زیاتر بێت لەوەی من نەک ئەوەی من مطلقاً ڕاست بێ لە گفتوگۆیە. مەسەلەن جاری وا هەیە مەسەلەن ئەم ڕەش و سپیە زۆر زۆر کێشە بۆ ئینسان دروست دەکات و نە هاوسەنگی بۆ ئینسان دروست دەکات. کاتێک کە تۆ پێت وایە ئیلا دەبێ هەر هەموو بۆ تو بێ هەر هەموو بۆ تۆ نییە چکە بەشی تریشی پێوەیە بەشی خەڵکی تریشی پێوەیە یان پێت وا بێ یان هەر هەمووی ڕەشە کاکە هەر هەمووی ڕەش نییە. لە نێوانی ڕەش و سپیشە ڕساسی هەیە چ جای ئەوەی کە احتیمالی هەیە سپێکی مطلق بێ. ئەمە خاڵێکە. دووەمیان کە ئینسان وردە وردە بەرە و نەهاوسەنگی دەرونی دەبا و ئێلبەرت ئاماژەی پێکردووە گشتاندنە. وا دەزانێت کە هەمووی ئەلامیەک خراپن وازانێ هەموو هەولێریەک خراپن هەموو سلێمانیەک خراپن هەموو چەمچەماڵێک خراپن. یەک جار گشتاندن دەکات بەسەر و تەعمیمی دەکات لە فارسیا پێی دەڵێن تەعمیمی مبالغە یعنی گشتاندنێکی لە ڕاددە بەدەر. یعنی چی یعنی جارێک یەک جار درۆی لەگەڵ کردووە زانێ هەموو کاتێک ئەو کەسە درۆی لەگەڵ دەکات. یەک جار هاوسەرەکەی بۆ نمونە قسەیەکی کردو احتیمالی هەیە لە 100% دەزانێت کەوانە وازانێت هاوسەرەکەی هەموو جارێکە لە فلانە شوێنێ بوو تەلەفۆنی بۆ کرد درۆی لەگەڵ دەکات. کەواتە توانین بڵێن ئەو کەسە دەرونی تەواو نییە؟ نابێ قاعیدەی تەعمیم دانێت نسبەتەن وایە بەڕێژە وایە. مەرج نییە ئەوەی کە خەڵکی بۆ نمونە سلێمانی بوو هەمووی نەنا مەبەستمەوەی کە بەرامبەرەکە بۆ نمونەی بەڕێز ئاماژت بەوە کرد کە لەوانەیە هاوسەرەکە یەک جار درێکی لەگەڵا کردی بێ وابزانێ هەموو جارە درۆ ئەکات کەسێکی سلێمانی بینی بەخرا بێ وابزانێ هەمووی ئەم تەعمیمکردن غەڵەتە. نامە بەستمێ بۆ نمونە ئێستا من کەسێکی ناوچەیەک ببینم وابزانم کە ئەم کەسە خراپە پێم وابێ هەمووی خراپ بێ ئەتوانم بڵێم ئەمە من لەلایەنی دەرونیەوە لەلایەن دەرونیەوە تۆ نەهاوسەنگی چکە وردە وردە ئەم حاڵەتەی تۆ وردە وردە گەورە دەبێ دوایی تۆ سیقەت نامێنێ تعمیم دەکەی ئەچی بە کەس نامێن دەچی بۆ بازار. مەسەلەن لە بازاری سلێمانی دەبۆکە هەیە بۆ ئافرەتان کاڵای لێ ئەکڕی یەک جار کەسێک خیانەتی لێ کردووی هەتا ماوی تۆ ناچیتەوە بازاری دەبۆکە لەبەر چی؟ لەبەرەوەی کەسێک لەوێ درۆی لەگەڵ کردووی خیانەتی لەگەڵ کردووی. یەک جار بە مەسەلەن بە سارەیەکی تایبەت ئەڕۆی بۆ سەفەرێک لەگەڵ کەسێکا بۆ نمونە سەفەر دەکەی لەگەڵ مامۆستا شوانە سەفەر دەکەی ناڕێک بووی وازانی سەفەرکردن بە تەنیا شتێکی نۆرمەڵ و شتێکی باشە نەک ڕەفیقت هەبێ. ئەمە خاڵێکی تر خەڵ غەڵەت هێنەگاوەڵا سەفەرکردن لەگەڵ من زۆر خۆشە لەگەڵ تو زۆر خۆش فلتەر دانان
یعنی چی فلتەردانان بەڕێزان لەژێر ڕووداوێکی خراپ خاڵی دووەم ئەوە خاڵی سێمە لەژێر ڕووداوێکی خراپدا هەموو واقع ڕاستەکان بەسلبی دەبینی زۆر مهمە فلتەردانێ یعنی هەرچی شتی باشە دەرەهێنێ شتی خراپەکان دێنێتە بەرچاویتەوە لە خاڵی چوارەمە ئەمە عکس دەبێتەوە یعنی تۆ مەرج نییە کەسێک کە بۆ نمونە شتێکی خراپی هەیە ئیتر هەموو سیفەتەکانی خراپێ ئەڵێن ئەگەرنەوە کابراایك زانایك لەگەڵ کۆمەڵی قوتابیەکانی بەڕێکە ئەڕۆیشتن گەیشتنە ئاژەڵێکی مەسەلەن مردار بوو تۆپی بۆنی ئەهات هەمووی قوتابیەکانی دەستیان گرت بە چیەوە بە دەمیانەوە بۆی بۆ نەکەن پێیان وت فلانە کەسەوە تۆ بۆچی دەم ناگری بۆچی لوتت ناگری بۆنی زۆر بۆنێکی ئیزعاجکەر و خنکێنەرە وتی دەبینن دانەکانی چەند سپی و جوانە ئینسان لە هەموو بوونەوەرێکە لە ئینسانە مەرج نییە خاڵی بێ لە شتی جوان خاڵی جوانیشی هەیە و خاڵی ناشیرنیشی هەیە کاتێک کە تۆ دەبینی کەسە نزیکەکانت کەسە هینەکانت جاری وا هەیە مەسەلەن خاڵێکی ناشیرنی هەیە لەگەڵ ئەوەدا دەیان خاڵی ئیجابی و جوانیشی هەیە نابێ ئینسان دائیمە فۆکس بخاتە سەرچی سەرخاڵە کەواتە هەر میرمان لای خراپترینەکان بێ کەواتە دەروونێکی نارامانە ئینسان کاتێک کە هەر بیری لە لای شتێکی سلبی بوو لە کاتێکدا کە واقعێک هەیە واقعێکی ئیجابی هەیە شتێک هەیە کە لەو کەسەدا بەرجەستەیە کە شتێکی جوانی هەیە مەرج نییە ئەو کەسە بۆ نمونە خاڵی بێ لە جوانی خاڵی بێ لە باشی خاڵی بێ لە چاکەکاری نەخێر ئینسان خاڵی جوانیشی هەیە خاڵی باشیشی هەیە و لەوانەیە بەرامبەر بە تۆ نەوعێک بێت لە مامەڵەکردن تۆ نابێ ئەمە وای لێ بکەی کە ئیتر زەربی سفریکە خاڵێکی تر پێدەوت بیتەوەجوهی بە ئەمری مثبت یعنی چیکە ئەو تۆ فارسی باشزانین ئەرێنی نەبوون مامۆستا شتێکدا جارێک ئینسان نابێ دائیمە ئینسان یعنی بەش شتە باشەکان ببینی شتە خراپەکان نەبینی یعنی تۆ سیفەتی نرخاندنت هەبێ یعنی کاتێک کە تۆ شتێکی باش نبینی شتە باشەکان نبینی یعنی قدرەتی چی نییە قدرەتی نرخاندنت نییە یعنی تۆ لاوازی لە نرخاندنی شتەکان بەڵێ کاتێک کە تۆ قەزاوت ئەەکەی کاتێک کە تۆ شتێک هەڵدەسەنگێنی بەڵام هەشتا هەڵسەنگاندنەکانت یعنی شتی جوان نبینی لەو شتەیە یعنی جاری وا هەیە ئینسانەکان ها چۆن بڵێ دائیمە کە بۆ نمونە سفرەدا ئەخرێ لە بەردەمی میوانە یعنی قدرەتی نرخاندنی نییە بۆ شتە ئەو شتانەی کە لە سەر سفرەکەن جوانن ڕێک و پێکن ئەچێتە مەطعامێک بۆ نمونە یعنی یەک شتی خراپ ئەبینێ ئیتر شتی جوان زۆر ئەبینێ بەڵام ناتوانێت نرخیان بۆ دابنێ یعنی جیاوازەکەی لە خاڵی سێم چییە ئەوەیە کە نرخاندنی نییە بۆ شتە باشەکان دایمە ئینسان کە کاتێک ناتوانێت نرخاندن دابنێ و قیمەت دابنێ بۆ شتێک کە شتێکی باشە ئەو کەسە وردە وردە حاڵەتێکی ناهاوسەنگی بۆ دروست دەبێت هەموو شتەکان بە عینەکێکی ڕەش ئەبینێ زۆر باشە مامۆستا ببوورە ئەمەژە بۆ دەکەن کە کاتمان نەماوە دوجارەمانەوێت زۆر بە کورتی پێمان بڵیت کە ئێمە چی بکەین چۆن وا بکەین کە هاوسەنگی دەرونی خۆمان بپارێزین هاوسەنگی ئەوەی کە تووشی خەمۆکی ببێت زان بەچی پارێزراو دەبێت شەیداخان ئێمە وەکو ئاماژەم کرد لە سەرتاوە ئینسان بوونەوەرێکی بایۆلۆجی دەرونیە ئینسان لە سێ ڕەهەند پێکاتوە ڕەهەندی عەقڵی ڕەهەندی عاتفی لەگەڵ ڕەهەندی ڕەفتاری ئەوەی کە ئێمە باسی دەکەین زیاتر پەیوەندی بە ڕەهەندی هەڵچوونەکانیەوە هەیە ڕەهەندی عاتفەکانیەوە هەیە و ئەمە ڕاستیەکی نەشاراوەیە بەسەر هەمومان وەکو ئینسان لەو ڕۆژێک کە لەدایک ئەبین تووشی ڕوبەڕووبوونەوەی کێشە ئەبی کێشەکان زۆرن کێشەی جەستەی خۆمانمان هەیە کێشەمان هەیە لەگەڵ هاوسەر لەگەڵ دەوروبەر لەگەڵ منداڵ لەگەڵ کۆمەلگا هەنتا بارودۆخی مەسەلەن سیاسیە ئابوووریە کە دێتە پێشەوە بەڵام ئینسان یەکێک لە سیفەتەکانی ئەوەیە کە دەبێت خۆی بگونجێنێ خۆ گونجاندنیش ئەوە ناکەڕ بێت ئەوەیە کە ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ ئەو حاڵەتی کە ئەو تایەتی هەرچەندە من خاڵەکانی تریشم زۆر ماوە چکە هەندێکی پەیوەندی هەیە بە سەلامەتی دەرونی ئەوەیە بۆ نمونە خەڵکێک هەیە دەیەوێت زوو بگاتە نەتیجە ئینسان بەو سیفەتە ناتوانێت دەرونێکی ئارامی هەبێ هەتا سەفرەیەکی بەسیط ئەەکەی خێرا دەتەوێت مەسەن هەتا نیوەڕۆ هەرچی خواردنە بیخۆی و یعنی بگەیتە ناودی بگەیتە نیوەڕۆ و دوای نیوەڕۆ سەعات خێرا بگەیتە ئێوارە و بگەڕێەوە ئەمە وانە تۆ دە سەیری ئەو
کەش و هەوایەکە سەیری ئەو سروشتەکە دانیشە لەگەڵ ئەو خەڵکی کە لێتەوە نزیکن دوو مەوزوعی خۆش دوو بابەتی خۆش باسکەی ئەو کاتە تۆتانی دەروونێتی هاوسەنگت هەبێت. اینجا گەورە نەکردنی شتەکان دایمە فێر بووین ئێمە شتی بچووکمان لەلا گەورە دەبێت شتی گەورە جاری وا هەیە بەهێند هەڵناگرین ئەو کاتە بارودۆخێک بۆ تۆ دروست دەبێت کە ئەم بارودۆخە نەخوازراوە پشت بەستن بە عاتیفە پشت بەستن بە عاتیفە جاری وهەیە ئێمە بارودۆخێک دێتە پێشەوە لۆژیکانە بیر ناکەینەوە عقلانی بیر ناکەینەوە وامان لێ هاتووە کە دائیمە پشت بە عاتیفە دەبەستین ئەو دقەیە بڕیار لەسەر شتەکان ئەدەین خاڵێکی تر ئەوەیە دانانی یاسای دەبێت یعنی ئینسان قەت ناتوانێت لەژێر یاسای دەبێت ڕزگاری بێت بۆ نمونە دەبێت وابێ دەبوو هەر دەبوو وا بواە آخر ئەمە وای لێ هاتووە کە دەبێت هەروە بێ ئەمە ئەم فەلێک سەبڵە ئینسان دەخاتە بارودۆخێکی ناهەموارەوە ئەو مرونەت نەبوونە ئەم حاڵەتی ناهاوسەنگی کە دروست دەبێ نەبوونی خەتێکی وەسەتە لێن پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند جوان دەفەرمێ خەیر الأمور ئەوسەطها لە هەموو هەڵوێستێکە تۆ وەسەتەکەی بگرە ئاخر خاڵ کە من دەمەوێت باسی بکەم ئەویش بریتیە لە مۆرنەدان لە شتەکان قەتعی نەبوون لە شتەکان یعنی جاری وهەیە ئینسان مۆرێک لە شتەکە ئەدات و ئەوەی کە باسمان کرد ئیتر هەمووی کە خەڵکی فلانە شوێنەی تر مۆری لێ ئەدا مامۆستا ئەو کاتە چ کێشێکت بۆ دروست دەبێت کێشەی لاوازی پەیوەندیت بۆ دروست دەبێت لەگەڵ دەوروبەرە زۆر باشە دەست خۆش کاکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بۆ مانگورەکە کاتەکەشمان کە بوو دووبارە زۆر بەخێر ئامادەبوونێت ئێوەش سەرکەوتوو بڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات لە چوارەمین فێستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران نمایش و چالاکیە هوەری و وەرزشیەکان خواردنە کوردەواریەکان لە فستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت کار ئاسانی بۆ هاتوچێی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هێڵی تاسڵ و جلەفولکەی ئاسکەکان بێن بۆ فستیڤاڵ لە پێشانگا لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین لە فستیڤاڵە پڕهێجانەکەی شار چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وڵێزان دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی سێەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی تایبەتەکەین بە تایبەت ئێستا پشوەکان دەستی پێ کردووە ڕۆڵی مامۆستایانی خانم ئافرەت لە پەروەردەکردندا دیارە
لە ناو قوتابخانەکان ڕۆڵی مامۆستا دەگەیرون دەبێن پەروەردە بکەن بەڵام خانمان کە دێنەوە نێو خێزانەکان یا دایکە یا پورە یا خوشکی گەورەیە دیسانیش لەوێ شەڕی مناڵەکان پەروەردەی مناڵەکان دەدەنەوەوان پشوەکەیان نامێنێ با بزانین ڕۆڵی ئەم مامۆستا خانمانە بە گشتی و هەروەها کاریگەریان و ئەو بابەتانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی دەبنەوە بە میوانداری مامۆستایەکی خانم ئەویش زۆر بەڕێز مامۆستا بێخاڵ عەلی کە مامۆستای کەرتی پەروەردەیە لەگەڵمانە مامۆستا بەخێر بێت. یاخوا سەلامەت مامۆستا ئێستا پشوتان هەیە و پێم وابێ مامۆسایان دێنەوە بەتایبەت ینی کۆمەڵێک مامۆستا دوورە لە خێزانەکەی دیسانی شەوە ئێوە هەر لە پشوان بەڕاستیا دیسان هەر بەردەوامن لە پەروەردەکردن ڕۆڵی مامۆسایان لە ناو خێزانەکانیان کاتێک وەکو پورێکە وەکو دایکە وەکو خوشکێکی گەورەیە زۆر جابیرم بە مناڵی تۆزە پرسیارەکەشم درێژە کێشە هەر لاریەکمان لێ مامۆستا فڵانی بۆ بانکانی لە ماڵی شەوە مامۆساکان هەر ئەبوو بەردەوامن لە ئیشکردن. دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم ڕۆڵی ئافرەت وەکو مامۆستا چ لە قوتابخانە بێت یاخود لە ماڵەوە بێت لە ناو کەسوکاری بێت لە ناو کۆمەلگایە بێت کاریگەرێکی تەواوی هەیە بەسەر خودی کۆمەلگاکە هەر هەمووی لە ناو خێزانەکانە ئەگەر دایکە پێشەوەی کە مامۆستا بێ دایک بووە پەروەردەی مناڵەکانی خۆی لەسەر شانێتی پەروەردەی خێزانەکە لەسەر شانێوێتی زۆربەی کات باوکەکان سنە دەرەوە بە بۆنی کاسپی و کارێکە و حاڵەتێک بەڵام دایک لەگەڵ ئەو ئەرکێکە خۆی هەیەی مامۆستایە هەمان شێوە بێ پەروەردەی مناڵەکەشیکە ئەبێ ئاگای لە مناڵەکەی بێ شێوازی خواردنەکەی شێوازی خەوتنی شێوازی سیرکردنی تەلەڤیزیۆنی شێوازی قسەکردنی شێوازی مامەڵەی لەگەڵ دەوروبەرە لەگەڵ هاوڕێیە لەگەڵ مامۆستایە یعنی ئەمانە هەمووی کاریگەری تەواوی لەسەر کۆمەلگا هەیە لە ژیانی مامۆستایە کاریگەرێکی تەواوی هەیە بۆ دەوروبەرەکەی هەروەها کاریگەری زۆری هەیە لە ناو خێزانەکان بۆ نمونە مامۆستای و پورە مامۆستای و ئامۆژنە زۆر جارەبینی کەسەکانی دەوروبەرمان مناڵەکانێن بە چێ ترسێنن بە مامۆستاکە ترسێنن لە زوو پیرۆزیەکی گەورە هەبوو بۆ مامۆستا جوانیەکی گەورە هەبووە چونکە پەرۆشارێکی تایبەتە لە پیشەیەکی پیرۆزە بەڕای من جوانترین پیشە بۆ ئافرەت مامۆستاییە چونکە لە پەروەردەکردنی خۆی و نزیکە دروستبوونی ئافرەت کە کاتێ مناڵ دروزە بێت لە ئافرەتە و بەخێوێکە و پەروەردەیەکە پەروەردەکردنی مناڵەکان و نەوەی داهاتوش تاوکاری کارەکەی خۆیەتی بۆیە جوانترین پیشەیە بۆ ئافرەت کە ئەیکات لە کۆمەلگای و لە ناو خێزان و لە مامۆستایی کە بەڕێزت ئاماژت پێکرد کە دایکە کە پورە کە ئامۆژنە کە دوجار مامۆستاشە چۆن بتوانێت ئەو پەروەدەر تەندروستی کە لە ناو خێزانەکەی خۆی ئەنجام دەدات بیگوازێتەوە بۆ قوتابخانەکان و پێشکەشی قوتابیەکانی بکات یاخود مناڵەکانی بکات ئەگەر هەر مامۆستایەک هەر ئافرەتێ بە هەستی دایکایەتی و بچێتە قوتابخانەکەیەوە دڵنیام پەروەردەکردنی وەکو مناڵەکانی خۆیە بێ دڵنیام سۆز و عاتفە و خۆشەویستی و ڕێز و متمانی کە هەیەی بۆ مناڵەکەی خۆی و دروستی ئەکا بنیادی ئەنێ بە هەمان شێو لە قوتابخانەی ڕنگدانەوەیە بێ بەداخەوە لێرە و لەوێ بینین زۆر جار وای لێ هاتووە بەبوونی ئەم بوارە ناهەمواری کە هاتووە بەسەر هەرێمە لەلایەک بایکۆت لەلایەک خۆپشاندان لەلایەکۆ بڕینی موچە لەلایەکۆ کۆرۆنا کۆمەڵی کێشە و گرفت کە بەردەوام لەگەڵ ژیانی مامۆستایە بووە وای کردووە مامۆستایە بەشێکی خەمساردێکی لە دروست بێ بەرامبەر بۆ ئەدا واجبی کە هەیەی بەڕای من پەروەردەکردنی نەوەکان پەروەردەکردنی قوتابی پێش هەموو شتێ واجبێکی ئەخلاقی و دینیە یعنی نەیبەستینەوە بە موچەیەکە و نەبەسرێتەوە بەوەی کە من موچەم درایە پەروەردەی قوتابیەکانم بکەم ئەدای خۆم بکەم پێت وانییە کە هەموو ئەم کێشانە بوونەتە هۆکاری ئەوەی کە مامۆستاکان وەکو جاران وەکو پێویست نەتوانن ینی پەروەردەیەکی تەندروستی منداڵەکان بکەن بە تایبەت لە ئێستادا لە قۆناغی ناوەندی و ئامادەی کە دەبینین لە زۆربەی قوتابخانەکاندا ئەو کێشانی کە لە ئێستادا ڕوودەدات خوێندکارێک خۆی دەکوژێت نازانم خوێندکارێکی لە دەبینین کە ئەم ڕووداوانە لە ڕابردووە ئەگە بیری لێ بکەینەوە ئەم ڕووداوانە نەبوون بە حکمی کە مامۆستاکان پەروەردەیەکی زۆر باشی خوێندکارەکانیان دەکرد بە تایبەت کچەکان پێت وایە کە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ئێستا مامۆستایان خەمساردێکیان هەبێت لە بەدڵنیای کاریگەری تەواوی لەسەر پەروەردە و لەسەر سلکی پەروەردە دروست کردووە لە سەر خودی مامۆستاکان دروست کردووە بۆ نمونە من دایکم لە ماڵەوە مناڵم هەیە بەرپرسیارەتی مناڵەکانم لەسرە لە ڕووی مادیە و لە ڕووی معنەویەوە ئەبێ ئاگام لێیان بێ مڕاعەتیان کەم ئەبێ بێنازیان نەکەم مەبێ وایان لەکەم چایان لە دەستی کەسێکی تر نەبێت تووشی هەڵە نەبێت ئەمە خۆی لە خۆیان ئەمە کارەساتەکان دروستەکە بەڵام بە بۆنێوەی کە موچە لە کاتی خۆی نایە بە بۆنێوەی کە دابڕانێکی زۆرە بێت لە قوتابخانەکانە بە بۆنێوەی کە مامۆستا زۆربەی کاتیسە خەم و هەمێەوەی بۆ کەی موچە وەرەگرێ چی لێ ئەکات چۆن بەشی ئەکات ئەوەندەی لە خەمی خۆیەتی بیری بەلای خوێندکارەکەیەوە بەداخەوە کە ئەساس وا بوو کە بەڕاستی حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە گەورەترین احتیمام و بایەخەمدای بە سلکی پەروەردە و گۆڕانکاریکی جەزریان کردای لەسەر تا و من چەند جارێکی تر لەم کەناڵی بەڕێزیشتان وتومە ئەگەر ئێمە بمانەوێت بنیادنانەوەی قوتابی دروست بکەینەوە 4 ساڵ بۆ 5 ساڵێکمانەوێت
پێویستی بە کۆنفرانسی گەورە هەیە پێویستی بە سیمینارات هەیە پێویستی بە دەورات هەیە بۆ مامۆستاکان پێویستی بەوەیە کە بەڕاستی پسپۆری دەرونی تایبەت بۆ مامۆستاکان دابین کرێنجە بۆ قوتابیان ئەمانە لە بناغەوە هەڵوەشاوە یعنی کاریگەری زۆری دروست کردووە لەسەر شانی مامۆستا لەسەر دەرونی مامۆستا بوا ئەکا ئەمە ڕنگدانەوەی هەیە لە قوتابخانەکانە من خۆم بەڕێوبەرم ڕنگدانەوە بینم لە قوتابخانەکەمە لە مامۆستاکانم لە مامۆستاکانی دەوروبەرمە لە خودی خۆمە کاریگەری دروستەکە ئێمە بۆ نموناچی بۆ دەرەوەی شار مامۆستاکانم لە دەرەوەن زۆربەی وانە بێژە کاریگەری دەرونی لەسەر دروزە بێ بەڕاستی موچە دوو مانجاری سێ مانجاری موچەیەکی ئەیاتێ و نایاتێ یعنی بتێنێت ئەم مامۆستایە وەکو دایکێ وەکو باوکێ بەرپرسیارەتی لەسرە ئەرکی لەسرە ئەمانە هەمووی کێشەکان دروستەکە کەڵکەڵەیەکە زۆر جار لەوانەیە ئەو مامۆستای ناتوانێت ئەدای حەقی خۆی بە قوتابێکە لەبەرەوەی کۆمەڵی خەموو هەمی لەگەڵ خۆی لە بەرامبەردا قوتابیەکەش ئێستا وەکو جاران ڕێزی مامۆستای بە دڵنیای بەداخەوە مامۆستا لە ئێستادا لە زۆر جار لە زۆر شوێنە بیستومانە کە دەوترێت ئەو ڕێزشکۆی مامۆستانەوەڵامی جاران بە دڵنیایی هەر لە ناو خوێنکارەکان هە لە هەموو قوتابخانەکانای بینین یانێ ڕنگدانەوەی ئەم بایکۆت و ڕنگدانەوەی ئەم کێش و گرفتانی کە ڕووی لە مامۆستا و لە وەزارەتی پەروەردە کردووە لە کاریگەری لەسەر قوتابەکانمان دروستکردەوەی کە ڕێز و شکوێی خوێندن نازانێ ڕێز و شکوێی مامۆستا نازانێ یعنی قبولی نییە مامۆستایەک ڕخنەیەکی دەبرێت قبولی نییە مامۆستایەک قسەیەکی پێ بڵێتەوە کە لە کاتێکە ئەم ئامادەیە هەچی پەرچەکردداری خۆتی لە قوتابخانە بیکە ئێمە قوتابیمان هەیە خۆمان ئەفوو قوتابیمان هەیە لە دەروی قوتابخانە بۆ تەمرێ یعنی پێی بڵێ بڕۆ فلانشتا هەچی بێ ئەو پەری قورسایەتیا بێت ئەچێ بۆ دەکات لە قوتابخانەیە هەستەکات چۆن بڵێ شێوازێکی ترە ساڵانی پێشوو ئەم ڕێز و شکۆی کە هەبوو بۆ مامۆستا ئەمە نەماوە حەزەکە خۆی دەرخا حەزەکە هێزی خۆی کە ئەم مناڵە کاریگەری بەڕاستی پەروەردەی مناڵ لە ماڵەکانە کاریگەریکی زۆری هەیە کە ئەوەی شێوازی مامەڵیان لەگەڵ مامۆستاکانە گۆڕاوە زۆر ڕاستە ناز و حسابێکی زۆر وەسایلی سۆسیال کە ئەمانە هەمووی هۆکارە بۆەوەی کە مناڵ ئەو ڕێز و شکۆی کە جاران هەبوو بۆ مامۆستانەی ماوە جا مامۆستانی هێدارە مامۆساکانی خۆمان بەرنامە نەبینن جاران یانوت دەرچن و دەرنەچن ئێمە هەر معاشەکەی خۆمان وەرەگرین ساڵی 90ەکان زۆریان پێوتینەوە زۆر جارڵی هۆکارەکەشیەوەی ئێستا موچە لەماوە ئێستا بالعکسی بۆتەوە مامۆستا با بچینەوە سەر ڕۆڵی مامۆستایانی ئافرەت ئەمە دایکبوون پوربوون خوشکی گەورە بوون لەو مەجلیسانە جا بەتابەت بەهارانە لە سەیرانە لە سەفرە لە مەجلیسەکانی ماڵەوەیە ئەمە وانە کە تەجروبەی مامۆستایەکی ئافرەت زیاتر بێ لە مامۆستایەکی پیا و لە هەموو جۆرە پەروەردەکردنەکانە ڕەنگە لە نێو قوتابخانە مامۆستایەکی ئافرەت عملی دەرزەڵێتەوە بەڵام لە دەرەوە کە وەکو باستکرد مناڵەکانە ترسێن وەرە مامۆستاوەیان ینی دیسانیشەوە بە مەدانی پەروەردەکەن ئەمە چەند گرنگە ئەگەر بێت و با پرسیارەکە بوا لێ بکەینەوە مەجلیسێک مامۆستایەکی ئافرەتی لێبێ و لی نەبێت جیاوازی هەیە یان کاریگەریتان هەیە بەدڵنیای بێت جیاوازی هەبێ ینی کاتی تۆ مامۆستایت ئەڵێ پەرۆشیارم پەروەردەکەری قوتابیان و نەوە و چیم کاتێک بۆ نمونە هەڵەی مناڵێگە بینی لەناو خێزانەکەی خۆتا وەکو پورێگەی بینی ئەگەر من ڕەتفعلێکم نەبێ ئەم مناڵە بەسەریاڕوە بە شێوازێکی هەڵە ئەم پەروەردەیە ڕوە لەوانەیە نازی دایک یا نازی باوک کۆمەڵشت بکە ئەو مناڵە ترسوبیمێکی تەواوی نەبێ بەڵام کاتێ ترسی لە تۆ هەبوو وەکو مامۆستا ئەزانەی تۆ پەروەردەکاری مامۆستا نابێ بۆ نمونە هەڵە قبولکە مامۆستا نابێ مامۆستا شکاندن نابێ قبولکە مامۆستا نەسیحەتێکە ئامۆژگاریتەکە مامۆستا فێرتەکە کە چۆن مامەڵەکەی لەگەڵ دەوروبەرتە شەڕانگێز نەبی لەگەڵ مناڵی ترە بۆ نمونە هەر مناڵ خوشکەزا و برازە جارێ پەلاماری یەکەیەن عزیێت یەکترین یعنی ئەگەر تۆ ڕەتفعل لێ نەبێ لەو کاتەیە بە نەسیحەت بیاخود بە تووڕەبوونێ بێ بە حاڵەتێ بێ ئەم مناڵە دووبارەیە کات و کامشتەکە نۆرمال وەرەگرێ بەڵام کاتێک بینی کەسێک وەکو مامۆستایەکی ئافرەت لەوێ بوو کاریگەری کۆنتترۆلی بەڵێ کۆنتترۆلی ئێستا ئێمە لە ماڵی خۆمانە لە خێزانی خۆمانە ئەوەی کۆنتترۆلی مناڵەکانەکە زیاتر خۆم لەگەڵ برایەکەم ینی کە مناڵەکانیان ئێمە ئەبینی سامێکی هەیە هەیبەتێک هەیە ترسێگێ بەڵام مامۆستا ئەمە ئایا لە دەزانین کە زۆربەی لە زۆربەی کچە خوێندکارەکان ئەمە بەدی دەکرێت کە لەوانەیە سام و هەیبەتێکی بە بەرامبەر بە مامۆستایانی ئەو مامۆستایە هەیبێت بەرامبەر بەو یاخود بتوانێت کۆمەڵە کێشە مەشاکیلێکی خۆی هەبێت لە ماڵەوە باسی نەکات بەڵام بۆ مامۆستاکەی باسی کات ئایا لە بەرامبەردا ئەمە لە نێوان خوێندکارە کوڕەکانی جا بەدی ئەکرێت بەڵێ خوێنکاری کوریش هەیە بەڵێ خوێنکاری کوڕ هەیە زۆر متمانەی بە مامۆستاکەی خۆی وەکو ئافرەت بەدەر لە متمانە ئایا ئەو ترسی هەیە ینی ترسی مامۆستای هەبێت بەڵێ بێگومان ترسی هەیە بەڵام وەکو وتم وەکو جاران نەماوی
کاریگەریەکان زۆرە بەڵام زۆرێکیش لە خوێنکاران زۆریش لە قوتابیان گوێگرێ بۆ مامۆسایانە حساب و ڕێز و شخصیت و کەسایەتی مامۆساکە حساب بۆکە لە دەروی قوتابخانەکە لە ئێستادا خوێندکارە کچەکان کە زۆر شمان بیستووە کە دەڵێت تووشی کێشەیەک بووە ینی گۆشە گیر بووە ماد بۆ مامۆستاکەوەی کە توێژەرێکی دەرونیە پێم وایە بێستە لە هەموو قوتابخانەکاندا توێژەری بەداخەوە لە زۆرێک لە قوتابخانەکان نییە زۆر لە ناو شار هەیە بەڵام لە قەزا و ناحێ ولادیەکانە بوونی ینی ئەو خوێندکارە لەوانەیە بۆی کێشەکەی گەورەتر نەبێت نتوانێت لە ماڵەوە باسی بەڵام پێ ئەچێ بتوانێت لە لای مامۆستاکەی باسی کات زۆر حاڵەتی وا هەبووە و سپاس بۆخوا چارەسەریش کراوە دوجار ئەو میکانیزمی پێداویستیانە کامانن کە پێویستە مامۆستایەکی ئافرەت هەیبێت لە پەروەردەکردنی خوێندکارەکە بە تایبەت ئەو جۆرە خوێندکارانەی بە تایبەتر ئەو کچە خوێندکارانەی کە تووشی کێشە بوون پێش هەموو شتێ وەکو چاوی دایک سەری ئەو قوتابیە بکات بەڕای من یانی زۆر بیکات هەر کاتێک لە حاڵەتی ئەگەر غەڵەتی شابێ مناڵمان هەیە قوتابیمان هەیە هەڵاکە بەرامبەر بە مامۆستاکە بەرامبەر بە مدیرەکە ئەگەر وەکو چاوێکی دایکانە سەیری ئەو مناڵە بکەیت پەرچەکردارێکی خراپە نابێت تاکو ئامانجی و مناڵە وێرانتر بکەیت داهاتی و مناڵە وێرانتر بکەیت وەکو دایکێک بە سۆز بە لەگەڵیا مامەڵی لەگەڵکە ڕخنەوە بێ لی تۆڕەبی دانی شوێنی کە سوکاری بانکرێ قسەی لەگەڵا بکرێ ئەمە لە حاڵەتێکە کە کێشەکە خۆی بێ یعنی خۆی کێشە بنێتەوە لە قوتابخانەکە بەڵام لە حاڵەتێکی ترا بۆ نمونە خۆی کێشەی توش بووە ناوێرێ لە ماڵەوە باسیکە حاڵەتی وامان هەبوو قوتابیمان هەبوو هەڕەشێ لە لایەن کوڕی ترەوە لێکراوە کچ بووە هەڕەشەی لێکراوە نەیتوانێت لای کەسێکتر بکە قوتابیمان هەبوو حاڵەتی بەسەر هاتووە کوڕ ناڕەحەتی کردووە لە حاڵەتی جەستەییشە هاتووە لە لای من باسی نەیتوانێت لە مامۆستا ئێوە لەم حاڵەتەیە چیەکەن لەو حاڵەتەیە حاڵەتەکەیەوە قرس بێ ئەگەر تۆ کە سوکاری بانکی قسەی لەگەڵا بکەی لە مجتەمەعی عاشایری کۆمەڵگەی مێبادان بۆیە بنین لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە کچەکەی بکوژێت ئێوە لەم حاڵەتانەیە چیەکەن لەو حاڵەتەیە تەنها چارەسەرەوەی زۆر لەگەڵ کچەکەیە مامەڵاکەی زۆر لەگەڵ کچەکە نەسیحەتیکەی بانگیەکەی قسەی لەگەڵەکەی زۆربەی کات ئەترسێ خۆی کچەکە هاوارێکاڵێ ئەگەر باوکم بزانێم کوژێ ئەگەر فلانەکە دایکم بزانێ وا ئەکا ینی حاڵەت و مووقیف دروزە بێ بۆیە ناچاری لەبەرەوەی ئەم مناڵە تووشی حاڵەتێکی تر نەکەی بەرەو داهاتوویکی خراپتری نەبێ بێدەنگی لێکی لەوەی کە بە ئامۆژگاری خۆت بە نەسیحەتی خۆت بەردەوام لەگەڵ من قوتابیم هەیە ئیسا لە بناڕەتەکە نەماوە ڕۆشتۆ بۆ ئامادەی تا ئێستامە قسەی لەگەڵاکەم زۆربەی کات بە نامە بە چات بە ماسنجەر بێ بە هەشتێ بێ هەواڵێ پرسم چیەکەی چی ناکەی وەزع چۆنە ئیسە چۆنە ڕۆی ئاگاد لە خۆت بێ ئەوە بکە و کەیانی با ئەدای من هەرەونە نەبێ لە قوتابخانەکەما ڕۆڵی مامۆستایان تەنها لە قوتابخان لە دەرەوەش هەر بەڵێ بە دڵنیایی من ئەمانە هەمووی قوتابی من بوونە چوونەتە ئامادە یاخودە چنە زانکۆ پێویستی بامۆژگاریکی منە پێویستی بە پشت و پەنایەگەی پێویستی بە کەسێکی دەردڵی خۆی بۆ بکە مامۆستا ئەم کێشانە لە بنەڕەتیشە هەیە مەبەستمەیە کە پەروەردەکردنی بنەڕەتیش بە شێوازی ئامادەی قورسە قورسترە چونکە مەرحەلی هەرزەکاری لە بنەڕەتیە دەست پێەکە ئێمە لە پۆلی یەک تا پۆلی نۆمان هەیە کێشەکان لە ئەساسا لێرەوە دەست پێەکە زۆربەی کات لە پۆلی 6 پۆلی 7 کێشەکان دەست پێەکە یعنی یاخی بوونی قوتابی دەست پێەکە سەرکەشی قوتابی دەست پێەکە بۆ نمونە هەستکردن بە خۆشەویستی بەرامبەر بە کچێکچەکە بەرامبەر بە کوڕێ لە مەرحەلا دروزە بێ زۆر جار لەوانەیە نامەگۆڕینەوە دروست بێ ئەبێ بزانی چۆن ئەمە ئەم کێشانە حەلەکەی بێ ئەوەی تەداخلی جاری باوکودایی دروست بێت چونکە بەڕاستی زۆر جار کە تەداخلی باوکودایی دروزە بێ کێشەکان گەورەترە بێ مصیبەتەکان گەورەترە بێ بەداخەوە لە کۆمەڵگەی کوردەواریە هەر کێشەیە هەر غەڵەتی هەر شتێ بێ ڕاستەخۆیەخی کچەکە ئەگیرێ کوڕەکە وەک بەرزەکی بانان بۆی دەرەچێ ئێمە هەموو واقع و ڕۆژانە بەسەرمانە هێتوی بینی کچ بۆ نمونە هەر لە کۆمەڵگەی کوردەواری ئەگەر بۆ نمونە گەجگەرەی بخوا دوو لە ڕۆی پێڵن فلانە شتی بەسەرها خراپ بوو بەرەڵا بوو چی بوو چی بوو لە ڕووی مەجلیسەکە بەڵام ئەگەر کوڕ بیکە زۆر نۆرماڵە یعنی سێرەکەین پەروەردەکردنمان خودی مامۆستاکان خودی دایکەکان بۆ کوڕ و کچ جیاوازیمان کرد و هەڵەمان کردووە یعنی بۆ من جیاوازی کەم لە برەوێمە کوڕما ئەمە کچمە ئەبێ هەردووکیان بە شێوازی پەروەردەکەم ڕاست و هەڵا و عادەت و کۆمەڵگەکە وای نەکردو کە بەچایەکی کەمەوە خانم بکرێت کاریگەریەکی زۆر زۆریە کولتور و عادەتی کوردەواری بەداخەوە تێکەڵشت هەیە کە هەری مرۆڤ یەکسانە چ کوڕ بێت چ کچ بێ بەڵام کە کوڕەکەی کا پێیاسایە کە کچەکە بیکە ئەمە حەشە حازیان خاطری منیش بگرن لەم بینەیە بگەرم بوون نەنا باسی پیاوەکەن نەڕاستی کوردەواریە بەڕاستی ئەمەی کە تیکەوتین ڕۆژانە ئەم کوشتن و بڕینەکە ئەکرێ بەرامبەر بە ئافرەت هەزارە ئەگەرە ئەو هەڵەتا غەڵەت و هەڵەی کە کچ ئەیکە ئەگەر کوڕ بیکردا ڕۆژانە بوو دەیها کوڕ کوژرێ دەیا گەنج بکوژرێ بەڕاستی ئەم کارە ساتەکە لەوایە کە ئێمە پەروەردەکانمان لە ئەساسەوە بە هەڵەت هێنامانە کچ
کچەکانمان بە شێوازی پەروەردەکەین مەکە مەڕۆ عیبە مەخۆ بەڵام بۆ کوڕ نۆرماڵە ئەچێتە دەرەوە قەیچەکە بای باڵی خۆیەیە لەگە ڕەفیق و برادەرا چێتە دەرە زۆر نۆرمالە بەلامانەوە بەڵام کچەکە خانی بۆ تەسکەکەینە تەسکەکەینەوە ئەگەر لە سەم پرسیارم لا دروسە بێ حقیقەتێک هەیە بمانەوە نەمانەوێ من هەر بە بام نمونەیەکی خۆم دەست پێ بکەم من ئەوەندەی دایکم لە مناڵیەوە گەورەمەکە و پەروەردەمەکان ئەوەندە تەسیری دایکم لەسەر ڕەنگە لە قۆناغێک کەیتر کامل بووم باوکم بتوانێت هەنێک ئامۆژگاری ترم بکایان گەورەتر کەواتە بە نێریش و بە مێشەوە بە کچیش و بە کوڕیشەوە لە پێشە مێینەیەک دایکێک ئافرەتە گەمەی پەروەردە کردووە بۆچی دایکان ناتوانن وا مناڵەکانیان پەروەردە بکەن هەریژ ناوە کوڕەکانیان پەروەردە بکەن کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ بەرامبەر ڕەگەزی بەرامبەر نەکەیانی کێشەکە ناڵێم هەر خەتای خۆتانە بەڵام ئێدێ خۆ دایکێکە کولتورەکە وای کردووە کولتور کاریگەری زۆری هەیە لەسەر دەرونی ئافرەت زۆر دایکەکە ژەڵێ بە مناڵەکە تۆ کچی ئاگادار بە هەنێ هەیە میکل بۆ لەسەر قسەکەشان پێ بڕم کێشە نییە ئەوە کچەکە باوە نەکە قەیناوەکەیەوە پارێزگاری زیاتریەکە کۆمەلگا پرسیارەکەی منەوەیە بۆچی دایکان کوڕەکان وا پەروەردە ناکەن کە ڕێز لە ئافرەتەکان بگرن قەینا تۆ کچەکە چۆن پەروەردەکی مشکلی نە گرفتەکە ێستا لە کچانیە گرفتەکە لە ئێمەی پیاوانە کە کللتور و عادەت بەکارێنی بۆ بەرژەوەندی خۆمان خۆی دایکەکە کە پەروەردەیانەکە بەدڵنیای هەموو دایکی حەزەکە کوڕەکەی بێ کچەکەی بە باشترین کەسێک دەرچێت لە کۆمەلگایە شانازی پێ بکە بەڵام لەبەر کولتورەکە خۆی بزاڵە بەسەر زیاتر مسەیترە بەسەر کچەکەیە زیاتر بە کچەکە لە مەچۆ دەرەوە بە کچەکە سێرەکە لە سێ چواری ابتیدایە تۆ بە قەژە نەزلێک لە هاتۆ کەی وەختی یاریت ماوە بەڵام کوڕەکە کێشەی بچێتە دەرەوە یاریەکە دوو گۆڵیەکە دوایان بێتەوە نۆرماڵە بەلای بەڵام ئەم مناڵە لە جێ خۆی هەڵەسێ کچێکە من خۆم لە خێزانی خۆمانای بینین مناڵەکە تۆزێ هەڵیا تۆزە باڵای کرۆ چواری ابتیدا پێنج ابتیدا بە قەرژ نەزلێک لە هاتۆ بۆچی یاریەکەی دانیشە تۆ ئەومەکە تۆ یعنی کەپکردنی کچ لە مناڵی و لێسەنی دوایە ئەم مناڵە فەراغێکی گەورەی بۆ دروستەکەی ئەم فەراغە بەچی پڕەبێتەوە گەنجێکی هەرزەکار هەڵەشە بە دوو قسەی خۆش بە دوو زمانی لوس ئەم کچە لە خشتابە و بەرەو وێرانی و سەرگەدانیە بە کە ئەمە هەموو لە ئەساسە لە ماڵەکانمانەوە دەست پێکە ئەم پەروەردێ ئەگەر من خۆم کەم بە ڕەفیقی کچەکانم یعنی سەردانی لێ نەبڕم حەزی لە ماڵی ڕەفیق بوو با خۆم بیبم حەزی لە شوێنێ بوو لە سەیرانگایەک بازارێ بوو خۆم لەگەڵیا بچم متمانەیەکی بۆ دروستکەم کە من وەکو هاوڕێک ڕەفتاری لەگەڵەکەم من دوژمنی ئەونی من دایکی ئەوم حەزم بە خۆشیەکانی و حەزم بە ژیانێکە خۆشترین ژیان هەبێ بۆ ئەو فراهەم بێت ئەمە خۆنزیکردنەوە لە مناڵەکانێ واد لێکە پەنانە باتە بەر کەسانێکی تر جاری وای هەر کچ هاوڕێی کچێتی بە هەدەرێ باو لە ناوێ بە بەرەو هەڵدێری ئەبا بۆیە دایکەکان پەروەردەی دایک لە ماڵە زۆر ئەساسە پێش هەموو شتێک خۆی کا بە ڕەفیقی مناڵەکەی خۆی کا بە ڕەفیقی خوشکەزا و برازەکانی باش مامۆستا بۆچی هەمیشە دەوترێت کە پەروەردەی دایک بەرهەمدارتر و باشترە لە هی باوک لەبەرەوەی لە کاتێکدا کە هەمیشەش باوک بە گەورەی ماڵدا دەنرێت ڕاستە ئەنی بەچی دی ڕاست هەر لە قوتابخانە شاوایە پەروەردەی مامۆستای ئافرەت پێ باشترە تایی خولقەتی ئافرەت خۆی گەورە دروستی کرۆ سۆز و بەزەی و ڕەحمێکی زیاد لە حەد لە چاو پیاوە هەمانە ئەگەر ئەو سۆز و بەزەی نەبێنەوە مانگ ناتوانین مناڵی هەڵگرین دوای لە دایکبوونەکە ئەمە هەموو ئازار و ناڕەحەت و مێنەتی قبوڵەکەی هەر مناڵەکە لە دایکە بە قوربان وەساقەیە بین پیا و زۆربەی پیاوان بینی ومانە کاتێ مناڵەکە بێت تا چوارمایە عەلای بە ناتوانم ماچیکەم ئەمە خوای گەورەم ئەم سۆز و ڕەحمیاو بە ئافرەت نەیاو بە پیاو بۆ ڕادێ و هەروەها پەروەردەکردن لە ئامێزی دایکەوە دەست پێەکە یعنی ئەمە سنەتێکی ئیلاهیە کە منی دروست کرۆک و دایکێک ڕفتارکەم بۆیە با دایکایەتی خۆم بیر نەچێتەوە یعنی با پەروەردەی مناڵەکانی خۆم پێش هەموو کەسێ بێ زۆر جاروامان لاتوە بە تایبەتی بۆ نمونە لە دەورات و کۆمەڵشتا بینین سێرەکەی قسەی بریقەدار زۆرە قسەی گەورەمان زۆرە بەڵام سێرەکەن کاتی ئەڵێ سەری ماڵ فلان کە مناڵەکەی خۆی پەروەردەی نەکردووە بزانە چ سەرگەدانێکی لێ دەرچووە بۆ خەڵق قساکە بۆیە لە ماڵێکی خۆمانەوە دەست پێ بکەین مناڵەکانی خۆمان پەروەردەیەکی جوان بکەین ئاگاداریان بین هاوڕێیان بین لە معانات و ناڕەحەتەکانە دەستی بگرم نەک یانی بکەومە ئیهانەکردن و کەناگیر قسە لێ دابڕینی زۆر جار مناڵەکانمان لێمان یاخێ بن هەڵا ئەکەن بەرامبەرمان بە هەما شێوەی قوتابیەکانمان ئەبێ بزانی چۆن بێدەنگی لێ ئەەکەی ماوەیەکی کەم و کورت هەست بە بەرپرسیارەتی خۆی کە هەڵەیەکی کردووە کە تۆ لەسەر حەقی
ئامۆژگاری مناڵەکەتەکەی تا ئەگەڕێتەوە سێرەکەی لە ئەنجامە پەروەردەیەکی باشە مناڵەوای لێ شتە لێ نەشارێتەوە دوورت لەگەڵ نەکە غەڵەت نەکا بەرامبەریشە. زۆر باشە کەواتە مامۆستا لەو دەرفەتەی ماومانە پێم خۆشە پەیامی تۆ قسەی تۆ لەسەرەوەی زیادکردنی ڕێژەی مامۆستایانی ئافرەت زیادکردنی ڕێژەی مامۆستایانی خانم لە کەرتی پەروەردەیە وەروەها لە ئیتر بگومان ئەمانیش دێنەوە نێو ماڵەکان ئەمە تا چەندێک کاریگەری ڕاستەوخۆیە بێ بۆ تۆزێک باشکردنی ئاستی معریفە و وشیاری کۆمەلگا و بەرزکردنەوەی ئاستی زانستی پەروەردەیی نێو کۆمەلگا کە هەلی هەموو کێشەکان ڕاستەوخۆ لە ماڵەکانەوە پەروەردەیەکی باش و قوتابخانەکان پەروەردەیەکی باشانە بێ بەدڵنیا و زۆربەی کێش و گرفتەکان چارە دەبن. بەدڵنیای وەزیری وەزارەتی پەروەردە سلکی پەروەردە ئەگەر بیر لە نەوەکانی داهاتووە کاتەوە زۆرترین ڕێژە بێ ڕێژەی ئافرەت بێ مامۆستا بێ چونکە ئەو سۆز و بەزەی و عاتفی دایکایەتیە زاڵە بێ بەسەر ئەتوانێت لە مەکتەبەکەشە هەمان ڕۆڵ ببینێ هەمان شێواز پەروەردەی قوتابیەکان کات و نەوەیەکی نوێ و تەندروست پێ بگەێنێ. ڕاستە زۆر جارە بینین لە ماوەی پێشوە قسەکرا لەسەر کە خودی ئافرەتان گەورەترین کێشە لە سلکی پەروەردەیە. ئەوە کاتێک گەورەترین کێشەیە لە سلکی پەروەردەیە کە منی بەرپرسیار کە منی مەسول کە منی وەزیر بۆ نمونە کە منی بەڕێوبەر نەتوانم بەدیلم هەبێ بۆ کاتی ئیجازەی دایکایەتی مامۆستاکانم. یعنی معقول نییە تۆ پەروەردەیەک وەزارەتێکی گەورە زەخم بی لەو کاتانەیە کە مامۆستایەکی ئیجازەی دایکایەتێکە تۆ بەدیلی پێ نەبێت لەو کاتێت تا ئیجازەکەی تەواو بێ مامۆستایەکی تر شوێنەکەی بگرێتەوە. ئەمە کێشە لە خودی ئافرەتەکەنێ کێشە لە پلانی وەزارەتایە بەڕاستی بۆیە بەڕای من باشترین ڕۆڵ کە ئافرەت بیبینێ مامۆستاییە. ڕەنگە هەر بەڕاستی وەڵام من ئەگە وەزیری پەروەردەوانە وەزیری پەروەردە بوومە ١٠٠ مامۆستایانمەکردن بە ئافرەت. کوڕان نتوانیشی تریش بکەن یانی کۆمەڵێک دەرفەتی ترەیە بەڵام مامۆستایی بۆ ئافرەت هەم باشترە و گونجاوتریش و پەروەردەیەکی باشە بێت. هیچ پەیامێکت هەیە قسەیەکت هەیە ئیتر لەم ڕۆژانەیە مامۆستایان ڕەنگە هاتبێتنەوە ناو خێزانەکانیان بەهارە گەشتە ڕۆڵی مامۆستایان ئیهمال نەبن بێمێت نەبن ڕەنگە بتوانن زیاتر کاریگەریان هەبێت لە نێو خێزان و کۆمەلگایان. وەکو مامۆستایەک وەکو دایکێ داوە لە سەرجەم ئەو دایکاناکەم کە ڕۆڵی مامۆستاش و دایکی ژەبینن پێشە موشتێ مامۆستا بە بۆ قوتابێت بۆ مناڵەکانی خۆت مامۆستا بە بۆ کەسە نزیکەکانێ بۆ خوشکە زاوبرازاکانێ پەروەردەیان کە لەسەر شێوازێکی جوان مامەڵەیەکی جوان ڕێز و احترام بوونی سیقە و متمانە دروستکردنی خۆشەویستیەک کە لە کاتی تووڕەبوونیشە لەکەی تێنەکەوێ. یعنی ئەم خۆشەویستێ بوونی خۆشەویستی لە مناڵە وا لە مناڵەکە کاریگەری مامۆستایی تۆ لەسەری دروستکە وا لە مناڵەکە لە خوێنکارەکە گوێت بۆ بگرێ بە قسەت بکەوە خۆشی بیکاتێ مناڵ قوتابی مامۆستای خۆشویست گوێ بە وانەکەی ئەگرێ وانەکەی بەدڵە سەعید یاکات هەوڵی بۆ ئەیە پەروەردەیەکی جوانی جوەرەگرێ لە قوتابخانەش و لە کۆمەلگاشە. زۆر سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێمان دەستان خۆش بێ. بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم شەیدا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ مێدەی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بوو بێ و میوانێکی مەیلە و ڕۆحسووک بوو بین تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.